کتێبی ڕشتەی مرواری نووسینی عەلاءالدین سەجادی بەشی پێنجەم. فەقێیەک گێڕایەوە وتی ساڵێک لە کوێستانی بانە زۆر سارد بوو. چوومە ژووری مزگەوتەکە بۆ نوێشکردن، بەیانی زوو بوو، مزگەوتەکەش ئێجگار سارد بوو. نوێژەکەم بە پەلەپەل کرد و چوومە حوجرە. کونێک لە حوجرەکەدا بوو ئەیڕوانیە ژووری مزگەوتەکە کابرایەکی ڕیشسپی هەبوو مامۆسمانیان پێوت، دەست نوێژی شۆرده بوو، ئاوەکە بە ڕیش و سمێڵیەوە بوو بە زەنگۆڵی سەهۆڵ. خێرا نوێژەکەی کرد و سەلامی دایەوە. منیش لە کونەکەوە وتم وەرمان نەگرت. کابرا سەیرێکی ئەملاو ئەولای خۆی کرد، کەس دیار نەبوو، هەستا نوێژەکەی کردەوە. دیسان وتم وەرمان نەگرت. سەیرێکی تری کرد، کەس دیار نییە، زۆر سەری سوڕما، بەڵام لە سەرمانە هێزی تیا نەماوە. بە ناچاری هەڵسا نوێژەکەی کردەوە. هەم دیسان وتم وەرمان نەگرت و قبوڵ نەبوو. هەر هەستا و کردی بە پێڵاوەکانیا و بۆی دەرچوو وتی وەرت گرت، وەرت نەگرت، چاوت دەرئەهات و ملت ئەشکا. خۆ من لە سەرمانە زیڕەم کرد، وەرمان نەگرت، وەرمان نەگرت. جیکەنەیە جیکەنە، کەم و فڵقت خواتەوە، خۆی لەو ئاسمانەوە دانیشتووە و خەڵکی کردووە بە هەلاج. کابرایەکی بێسەری گێڕایەوە وتی باوکم وتی ساڵێک بابە ڕەسوڵ ناردی بۆ لەشکەر کە بچێ شەڕ لەگەڵ هەمەوەند بکە. ئەمەش لە بەردەست فەرعاناغادا 24 هاتینە سولەیمانی لە ماڵی بابە ڕەسوڵ دابەزین. ژوورێکی گەورەیان بۆ فەرش کردین و ئێوارە نانیان بۆمان هاورد. چێین گێتکە، بەڵام گێتکە هەریەکە بەقەدەر تووتەڵە سەگێکی یەکمانگی خڕە کە هەڵمان پچڕی ناوەکەی پڕکرا بوو لە برنج وەکو پڵاو. ئەوەندە گەنوگووی بۆن خۆشی تێکرا بوو، هەروە پیا و وڕ ئەبوو. ئەوەندەمان خوارد حەتا لە لوتمان هاتەوە. شەو خزمەتکارەکەی بابە ڕەسوڵ لەو دیوەوە دەرگاکەی داخست بوو، لە نیوە شەوە ئیشی سەراومان بوو. ورد بووینەوە دەرگا داخراوە. چی بکەین چی نەکەین بوو بە گیز و هۆڕ. ناچار فەرشەکانمان هەڵدایەوە و ژێرەکەیمان پڕ کرد لە پیسایی. بەیانی فەرعان ئاغا ئەمەی دیوتی عەشیرەت وەختی ڕاوەستان نییە. ئیتر هەر کەسە پەلاماری وڵاغی خۆیدا سوار بوو بەرەو ماڵ تێمان تەقان. پیاوێک گێڕایەوە وتی ڕۆژێک تووشی کوڕێک بووم، سەگێکی سەمەند کردبوو. شیرێکی ڕووتی بەدەستەوە گرتبوو، لێم پرسی برا ئەمە چییە؟ ئەم سەگە بۆ کوێ ئەبەی و چی لێ ئەەکەی؟ وتی وەڵڵا برا یێژن سەگەکەت هار بوو گەوا منیش ئەیبەم ئەیکوژم. وتی منیش پێم وت خوا هەڵ ناگرێ ئەم سەگە هەژارە بۆچی ئەکوژی؟ هیچ نیشانەی هاری لێوە دیار نییە. ئەویش وتی برا بموە قوروانت ئەوەتە هار بووگە، ێژم سەگی هار ێژی شەخصە. هاو ماڵە دوید باوکەکانم ێژن هار بووگە، بێژم چی؟ کابرا وتی منیش ڕۆیشتم، ئیتر ڕانەوەستام قسەی تری لەگەڵ بکەم. لە سەرگوزشتەی کوردانەیە ئەگێڕنەوە ئەڵێن جارێک پیرەژنێکی کورد ئەچێتە لای سلێمان پێغەمبەر، ئەڵێ دێوێکم بدێ تەنیا ڕۆژێک بۆ ئەوەی کۆشتێکم بۆ دروست بکە. سلێمانیش دێوێکی ئەداتێ، دێوە لە بەیانیەوە تا نیوەڕۆ کۆشتێکی نایابی بۆ دروستەکە. لە پاشا ئەڵێ ئیشی ترت هەیە بۆت بکەم؟ ئەویش ئەڵێ هیچ ئیشی ترم نییە. دێوە ئەڵێ ئاخر نابێ بێ ئیشدا بنیشم، من بۆ ئەوە هاتووم ڕۆژێک ئیشت بۆ بکەم. دەست ئەکا بە تێکدانی کۆشکەکە تا ئێوارە تێکی ئەداتەوە و لێ ئەدا ئەڕوا. پیرەژنەکە بەیانی لێ ئەدا ئەچێتەوە بۆ لای سلێمان پێغەمبەر، کارەساتەکەی بۆ ئەژێڕێتەوە و ئەڵێ دێوێکی ترم بدەرێ با کۆشتێکی ترم بۆ دروست بکە. ئەویش دێوێکی تری ئەداتێ، ئەمیش وەکو هینەکەی دوێنێ تا نیوەڕۆ کۆشکەکە دروست ئەکا و لەبەر بێ ئیشی تا ئێوارە ئەیڕوخێنێتەوە. پیرەژنەکە سەر لە نوێ ئەچێتەوە بۆ شکات. سلێمان پێغەمبەریش ئەڵێ دایکم ئاخر حەق یانە، نابێ بێ ئیشدا بنیشت. پیرەژن ئەڵێ دێوێکی ترم بدەرێ، ئیشی بۆ ئەدۆزمەوە. دێوێکی تری ئەداتێ، ئەمیان تا چێشتەنگا و کۆشکەکە دروست ئەکا و لە پاشا ئەڵێ ئیشی ترت هەیە؟ پیرەژنە ئەڵێ هەیە. دێنێ باوەشێنێکی ئەداتە دەست و لنگە و قوچ بۆی ئەکەوێ و کونی ئەشکەوتەکەی خۆی ئەخاتە بەردەست و ئەڵێ
باوەشێنی ئەم ئەشکەوتە بکە تا بەبا کونەکەی ئەگری. دێوەش دەست ئەکا بە باوەشێنکردن تا دەمەدەمی عەسر بە تەواوی دەستی شل ئەبێ. لەو کاتەدا پیرەژنەکە دنیا گەرمە و فێنکی ئەبێتەوە تڕێک ئەکەنێ. دێوەکە ڕائەچەڵەکێ و ئەڵێ ئەوە چی بوو؟ ئەویش ئەڵێ ئەوە کونی تێبوو. دێوە سەرێک با ئەدا و ئەڵێ ئای مبارەک نەبێ، من هێشتا ئەوی ترم نەگرتووە کەچی کونێکی تری تێبوو. هەر هەڵ ئەستێ باوەشێنەکە فڕێ ئەدا و بۆی دەرئەچێ. ساڵێک لە وەختی بەهارا کۆمەڵێک دانیشتبوون لە گوێ ئاوێک. یەکێکیان وتی بەخوا بەهار خۆشە، پیا و بچێ بۆ سەیران و چێشتی خۆش لەگەڵ خۆی بەرێ و یاری و گەمە بکەن. یەکێکی تریان هەڵی دایە و وتی خاڵوە، ناشکری نەبێ کەیف خۆشی نەماوە. بەسەرەکەی تووە ساڵێک ماڵمان لەم شارە زورە بوو، ڕۆژێک کوڕە هاوماڵ گرت بووینەوە یەکێ ماس، یەکێ ماسا و یەکێ دۆ، یەکێ سیریەش گلێرمان کردووە. لالەفەتەم بە ڕەحمەت بێ مەشکەیەکی سووری ماڵی میمکە فەرخە هەبوو، تەقەڵبڕمان کرد. سواری نێرەکەرە بۆری خۆی بوو، مەشکەی نایە بەردەمی بۆ سەراوی سوبحاناغا. کاتی ڕوانیمان لە نیوێ ڕێگا پشکی مەشکە بەربوو، هیچ دەست نەکەوت پێی بگرێتوە. لالەی چەمەریم ناچار کێری خۆی تیانە، نایە ناو کونەکەیەوە حەتا چوینە سەر سەدەکە. لەوێ ڕامان کرد سێ چوار تەبەقمان هاورد مەشکەمان تێقڵپان. ئینجا یەکێ نانی گەنم، یەکێ نانی جوارەشی گەرمیان، یەکێ نانی زەڕات. خوا نەیوڕێتێمان وەڵی و کردمان بە زڵیا و پڵیا و هەر یەکێ بەقە و مانگایەکمان خوارد. ئیتر لەو سەرەوە بە شەقلەیەک هەڵدان هاتینەوە، ئێستا کوانیە ئەو سەیر و سەفایە. بەگەی حوسێن مەولان هەبوو، پیاوی مستەفا بەگی سلێمان کەندی بوو. وتی چەندانەیە پێستە ڕێویم پێبوو ئەمبرد بۆ سابلاغ بیفرۆشم. ئەو ساڵەش ڕێوی حیز بوو، پارەی نەیەکرد. شەوێ ڕێم کەوتە یاڵاوە، ماڵێکی گەورەم لێوە دەرکەوت چوومە ئەوێ. هەرکە نزیک بوومەوە ئافرەتێکی جوانکەڵە هات و سەر ڕێگەی پێگرتم. وتی بەخوا باوکم جێگەمان نییە و پیاومان لە ماڵەوە نییە. هەرچەند وتم کچێ ئافرەتی چاک بە، بەم زستانە و بەم نیوەشەوە بچمە کوێ. هەموو ئاوایی نووسون کێ ڕێگەم ئەکاتەوە؟ هیچ کەڵکی نەبوو. من زۆرم وت و ئەو کەمی بیست. لێیدا ڕۆیشت و قاپیەکەی داخست. منیش لە دەرەوە مامەوە سەرما کوتامی ناچار تەپاڵدانێک هەبوو خۆمم کوتایە ئەوێ. شەو بوو بە نیوە شەو سەیرم کرد، قاپی حەوشەکە کرایە و ئافرەتێک بەبێ چرپە هات بۆ تەپاڵدانەکە. ناسیمەوە کە ئەمە ئافرەتەکەی ئێوارێ. هات بە هێواشی بانگی کرد حەمەدێ هاتووی؟ منیش هیچ خۆمم نەبڕکان. وتم گرت مۆڵکەیەکی بۆ فڕێدام، وتی ئەوە بخۆ ئێستا دێمەوە بۆ لات. کە کردمەوە تەماشام کرد دەستە سڕێکی سپی ڕیشوداری هەڵبەستراوە، پڕیەتی لە گوێز و مێوژ و بادام. تێرم لێ خوارد. لەو وەختەدا ئافرەتەکە هاتەوە لامەوە، دەستمان کردە ملی یەک و یەکێکمان کرد. لە پاشا پێی وتم حەمەدێ گیان کە چوویتە شار چیم بۆ دێنی؟ منیش وتم بەخوا خۆت ئەزانی هیچی ترم پێ نییە، هەر ڕێویە و ڕێوی ئەگەر پارەی کرد هەر شتێکت ویست بۆ دێنم. کوت و پڕ لێم کشایەوە و وتی ئای ڕێوی باوە حیز، ئەمە تۆی؟ ئەوە چیەکەی لێرە؟ هەڵسا خێرا ڕۆیشت. وتی منیش لە ترسا ئیتر نەموێرا لەوێ دانیشم. وتم ئێستا ئەچێ خەڵکم بەسرە ئەڕژێنێ. هەستام کادانێک بوو، چوومە کادانەکەەوە. زۆری پێ نەچوو تەماشام کرد. ژنەکە هاتە کادانەکەەوە بە سەبرێ بانگی کرد حەمەدێ هاتووی؟ منیش دەنگی خۆمم گۆڕی لەسەر خۆ، وتم هاتووم. هاتە تەنیشتمەوە، دەستمان کردە ملی یەک و لەوێشا یەکێکی ترمان کرد. پاشان وتی حەمەدێ گیان کە چوویتە سابلاغ چیم بۆ دێنی؟ منیش وتم باخوا هەر ڕێویە و ڕێوی ئەگەر پارەی کرد چیت بوێ بۆ دێنم. سەیرم کرد دیسان خۆی ڕاپسکاندەوە، وتی ئای ڕێوی کەرام باوگاو، ئەوە گەیشتیتە ئێرەش؟ ئەمەی وت و لێیدا ڕۆیشت. فڵانی ئەمجا بە تەواوی ترسم لێ پەیدا بوو. هەڵسام ئەوێشم بەجێ هێشت. پشتیرە کۆنێک هەبوو چوومە ئەوێوە. لەوێش زۆری پێ نەچوو. دیسان ئافرەتەکە هاتەوە سەری کرد بە ژوورەکەدا و
منیش کۆکەیەکی بچوەڵەم کرد وتی حەمەدێ ئەوە لەوێیت منیش زۆر بە سەبر وتم ئەمجا بە سەربەستی هاتە لامەوە دەستمان کردە ملی یەک لەوێژ یەکێکی ترمان کرد لە پاشا وتی حەمەدێ کە چوویتە شار چیم بۆ دێنی منیش وتم بەخوا فڵانی هەر ڕێویە و ڕێوی ئەگەر پارەی کرد چیت بوێ بۆ دێنم ژنە ئەم جارە دەستی کرد بە پێکەنین و وتی خوا بەدگرێ ڕێوی بۆ خۆت و کەتنت و گوی توێژ بە گۆڕی بابی حەمەدێ اینجا لێم پرسی ئێستا پێم بڵێ بزانم باس و خواست چییە وتی چیت پێ بڵێم ئەمە لەگەڵ حەمەدێ کەران باوگا و گوێە دڵمان پێکەوە بوو ئیم شەو بڕیارماندا بوو بە یەک کە بێت بۆ لام ئەوە ئەو حیزەڵی خوێڕیە نەهات و تۆیش ئەم کەتنەت گێڕا منیش وتم قەیدی نییە ئێمە بە ئیشی خۆمان گەیشتین هەرچەند زۆریشم سەرما بوو بەیانی ئیتر نان و شیوێکی باشی دامێ و بەڕێی کردم کە ڕۆیشتم دنیا بوو بە چەشتەنگا و لەسەر کانیەک دانیشتم دەستە سرەسپیم دەرهێنا هەندێک گوێز و مێوژی تێدا مابوو خواردم سەیرم کرد کابرایەک هات ئەویش دانیشت چاوی بە دەستە سڕەکە کەوت بەلایەوە سەیر بوو وتی برا ئەو دەستە سرەت لەکوێ بوو وتم برا ناوت چییە وتی حەمەدێ وتم کەوا بێهی تۆیە و هەموو کارەساتەکەم بۆ گێڕایەوە کابرا لە داخا وەخت بوو شەق بەرێ و دەسەڵاتیشی بەسەرمان نەبوو من لەو زەلامتر و بەهێزتر بوو وتم برا تووڕێی پێناوێ تۆیش قسە بکە کابرا دەستی کرد بە پێکەنین وتی وەڵڵاه ڕاستی ئەوەیە ئەم دەستە سڕەی منە گوێز و مێوژ و بادامم تێکرده بوو بە دیاری بردەبووم بۆ ئەو دۆستم و پێشم وتبوو شەوێ دێم ئیتر بۆم ڕێ نەکەوت بچم ئەوە تۆ دەستی خۆتت وەشان وتم برا گوێ مەدەرێ سوچی خۆت بووە بۆ لەمە دواتان دەستە سڕەکەم پێدایەوە و پێکی شەوە چوین بۆ سابلاغ تا ناوشار هاوڕێ بووین لەوێ ئیتر لە یەک ون بووین لە دەوری قاجاریەکانە قونسوڵی عوسمانی لە سنە هەبوو هەر کەس بچوایەتە ژێر بەیداخی ئەوانە ئەبوو بە تەبعە ڕەوشتی جێبەجێکردنی ئەم تەبعیەتەش ئەمە بوو هەر کەس بیویستایە ببێ بە تەبعە ئەچووە بەر قونسوڵخانە ئەیود ئەبم بە تەبعە قاپیوانەکە ئەهاتە دەرەوە پەنجەیەکی تەر ئەکرد و ئەینا بەناو چاوانیەوە و ئەیود بڕۆ تەبعە بە وەستا باقری دەلاک چوو بوو بە تەبعە و لە پاشا چووەوە بۆ ماڵی خۆیان ماڵیان لە گەڕەکی جۆراوا بوو بە تووڕەیەکەوە بانگی کرد لە حەنیفە خانمی ژنی وتی کچێ پارویە نانم بۆ بێنە حەنیفە خانمیش سەری سوڕمە وتی پیاگە کە ئەم زوانت لەکوێنە هاوردەگێ وەستا باقر وتی ئەڵیەم پارویە نانم بۆ بێنە قەحبە باب ئەگینە هەڵەسم بە خنجووکان پارچە پارچەت ئەەکەم حەنیفە خانم هاتەوە قسە وتی پیاگە کە بۆ خاتری ڕەزای خوا تۆ سنایی دایکت سنایی باوکت سنایی ئەم زوانت ئازا لەکوێ هاوردەگە وەستا باقر ئەوەندەی تر تووڕە بوو حەنیفە خانم ناچار ئیتر دەنگی نەکرد و وتی قەی ناکا و نانی بۆ هێنا دەور سوڕایەوە تەبعە وەکو پێستەڕێوی پێستی قیمەتی ئەکرد ڕۆژێک حەنیفە خانم سەیری کرد وا وەستا باقر بە هەڵە داوان و تەپ و کوت خۆی کوتایەوە بۆ ماڵەوە و کەنوویەکیان هەبوو چوو لەوێ خۆی شاردەوە حەنیفە خانم زانی چە باسە چووە سەر کەنووەکە تەماشای کرد وا وەستا باقر گورپەی کردووە بانگی کرد پیاگەکە هەستەوا لە دەرەوە قازانج داواتەکەن وەستا وتی بە قوربانت بەم ژنەکە بێژە لێرە نییە حەنیفە خانمیش وتی هەستە سەگ باب ڕاستەوە داواتەکەن وەستا دیسان وتی 7 جار بێموە دەور تا حەنیفە خانمی گیان بێژە بەسەر ئێوە نەهاتگە سووە حەنیفە خانم اینجا وتی قەح بە پاپ کوا خنجووکەکانت حەنیفە خانم ئافرەتێکی ئەنتیکە و گاڵتە چی بوو ئەمەی هەر بۆ پەن لەگەڵ وەستا باقری مێردیا گێڕا ئەگەر نا هیچ لە کاردا نەبوو کوێخا فەتحوڵڵای بابەکراوی گێڕایەوە وتی ساڵێک لەگەڵ شێخ ئەحمەد بەردەزەردی پێکەوە قسەمان کرد بە یەک کە شەو بچین بۆ دزی پاش خەوتنان خۆمان گورج کردەوە و چوینە قەراغ دێک پارێزمان بردە بەر ماڵێکی دەوڵەمەند لە پاڵ تەیمانەکەەوە تەماشامان کرد ژنێک لەسەر کەپرێک دانیشتە بوو
چاوەڕێ بووین کە ژنەکە خەوی لێ بکەوێ ئەو وەختە دەست بدەین بە ئیشەوە. سەیرمان کرد ژنەکە هەر نەنووست و بەینە کۆکەیەکیشی بۆ ئەکرد. ئێمەش لەبەر ئەوە نەوەک بیکا بەهەرا نەچووینە سەر ماڵەکە. کە بوو بە نیوە شەو سەیرمان کرد ئەوە زەلامێک بە ماتەمات هات و لە تەیمانە ڕووخاوەکەوە چووە ژێر کەپرەکە. ئێمەش دەهەنگاوێک لێی دوور بووین، خۆمان بە دیوارەکەەوە مات کرده بوو ئەوەندەمان زانی ژنەکە لەسەر کەپرەکە هاتە خوارەوە لە ژێر کەپرەکەدا ڕاکشاو زەلامەکە سواری بوو. لەو کاتەدا مناڵێکی 5-6 ساڵان لەسەر کەپرەکەەوە بانگی کرد ئامۆژن ئامۆژن. ژنەکە لە ژێر زەلامەکەەوە وتی فاتەکە ڕۆڵە مەگری ئەوە دێمەوە، اینجا هەر بانگیشم بکە با نەترسم. کچەکە ئیتر هەر ئەیوت ئامۆژن، ئەویش جوابی ئەدایەوە. لە پاش 2-3 جار کچەکە بێدەنگ بوو، تۆمەز خەوی لێ کەوتبووەوە. ژنەکە لە ژێر زەلامەکەەوە بانگی کردەوە فاتەکە دەبانگم کە با نەترسم. منیش هەتا هێزم تیابوو وتم بێبەڵابی ئێوە 2 ئێمەش 2 ئەمە 4 فاتەکەش 1 ئەمە 5 هێشتا هەر ئەترسی. لەگەڵ ئەمەم وت زەلامەکە هەستا و ڕای کرد. ئیتر منیش بانگم کرد خەڵکی نەهەستن بۆ خاتری خوا ئەو کابرایە ئەم ژنەی گا. لە دەر و دراو 3-4-5 کەس خەبەریان بووەوە وتیان کوڕە کامەتە زەلام. وتم ئەوەتە ڕای کرد بۆ پشتی مزگەوت. وتیان ژنەکە کامەیە؟ وتم ئەو ژنە کە ناوی نازانم و ئامۆژنی فاتەکەیە. وتی ئیتر خەڵکێکی زۆر کۆبوونەوە، ئێمەش ڕامان کرد و دوور کەوتینەوە. خەڵکەکە چوونە سەر ماڵەکە، ئێمە لە دووری ئاوایی بووین، گوێمان لێبوو ژنەکە سوێندی ئەخوارد کە هیچ نەبووە و درۆیە. منیش بانگم کرد وەڵڵا و بیللا درۆ نییە ڕاستە. یەکێک لە ئاوایەکە بانگی کرد وتی تۆ کێی؟ وتم بەخوا دزم. ئیتر شێخ ئەحمەد هەر مرد لە پێکەنینە. لە پاشا وتی مردوت مرێت تۆ بۆچی ئەم هەرایەت نایەوە؟ نەتیە شتێکمان دەستکەوێ. وتم خزمە بەخوا شتێک بە گەوادی دەستم کەوێ هەر نامەوێ. لە پاش ئەوە هەر کەسە چوینەوە بۆ ماڵی خۆمان و هیچمان دەست نەکەوت. عەزیزاغای چاوقوڵی حەکایەتخوان نزیکی 100 ساڵێک عمری هەبوو. نەخۆش کەوتبوو بێحاڵ بوو، پێ ئەڵێن ئەوە حاجی ئەمینی ئەحمەدی خێلە هاتە لات. بەو بێحاڵیە بە کوڕەکانی ئەڵێ گورج سەرینێ بدەنە پاڵم و هەڵم سێنن کە دانیشتم ئەباکەم بکەنە بەرم. ئەوانیش بە گورجی وەکو باوکیان وتویە وەها ئەکەن، مەگەر لەگەڵ حاجی ئەمین ڕقیان لە یەکتر بووە کە حاجی ئەمین دێت ئەڵێ ئاغا چلۆنی. ئاغا ئەڵێ بەخوا شکر چاک بوومەتەوە، هیچ ناخۆشیم نەماوە. ئەوە ئێستا ئەچم بۆ بازار و ئاکوڕە غەنی ڕۆڵە قەنەیەکم بۆ تێکە. قەنەی بۆ تێ ئەکەن دەست ئەکا بە قەنەکێشان. وتیان حاجی ئەمین هەناسەیەکی هەڵکێشا و ڕۆیشت، هەل لە دەرگاوە چووە دەرەوە. ئیتر عەزیز ئاغا گیانی دەرچوو. مەلا مەئموونی هەڵەبجەیی سواری ماینێکی لەڕی گەڕی خارشتاوی کلک ڕووتاوە ئەبێ و ئەچێ بۆ شاری هەورامان کە لە دوورەوە دەرئەکەوێ. بەجارێ پیا و ژن و مناڵ بە هەڕاکردن ئەچن بە پیریەوە. یەکێ دەستی ماچەکە، یەکێ داوێنی، یەکێ ئاوزنگیەکەی، یەکێ کلکی ماینەکەی. ئەم لەو ئەپرسێ ئەمە چییە و ئەو لەو. یەکێ لە یەکێکی تر هەر ئەڵێ نازانم. حتا پیاوێکی ڕێشسپی ژیر دێتە پێشەوە لێ ئەپرسن ئەمە چییە؟ ئەویش ئەڵێ ئینە حەزرەت و عەلین و ئانەش دۆڵدۆڵەن سوارش بیەن. لە دوای هەموو چشتێ لالە زۆراب دێتە پێشەوە بە خەڵکەکە ئەڵێ نا حەزرەت و عەلی نیەن، ئینە حەمەد پاشان و ئانەش ئەسپە سعودیەن. مەلای تەڕەمار کە پیاوێکی بەناوبانگە دوو ژنی ئەبێ. شەوێک ئارەزووی ژنە بچکۆلانەکەی ئەبێ، بەڵام لەبەر ژنە گەورەکەی ناوێری. ئاخری پێ ئەنێ بە جەرگی خۆیان بە ژنە گەورەکە ئەڵێ تو خوا زۆرم تینوە، بچۆ گۆزەیەک ئاوی تازەم لە کانی بۆ بێنە. ژنەکەش هەڵ ئەستێ گۆزە ئەنێ بە شانیەوە ئەڕوا. کە ژنە دوور ئەکەوێتەوە مەلا دەرگا پێوە ئەدا دەست ئەکا بە ئیشی شەرعی. اینجا ژنەکە ئەچێتە کانی گۆزەکە ئەشوا و پڕی ئەکا. لە دڵی خۆیان لێکی ئەداتەوە ئەڵێ بەم شەوە ئەم پیاوە بە بۆنەی ئاوهێنانەوە دەستی بە منەوە نا. بەخوا ڕەنگە فکرێکی بوو بێ، با بچمەوە. بە پەلەپەل دێتەوە، وەختی ئەنێ بە دەرگاوە تەقەی دەرگادێ.
مەلا ئیشی تەواو ئەبێ بەڵام پێی ناکرێت دەرپێکەی لە پێ بکاتەوە بەرماڵێ لەوێ ئەبێ فڕکە ئەکاتە سەر بەرماڵەکە بۆ ئەوەی ژنەکە هیچ فکرێکی لێ نەکات دائنیشێ و ئەڵێ التحیات لله السلام عەلەیک ژنەکە هەستی پێ ئەکا کەوا شتێکی قەوماندووە ئەچێ دەست ئەبا کەواکەی لا ئەدا و تەماشای ناوگەڵیەکە ئەڵێ ساپیاوی درۆزن ڕووی بابی ڕەش بێ ئەم کێرە کێری ئەتەحیات للهیە مەلای تر دەست ئەکا بە پێکەنین سێ زەلامی کورد چوونە شاری سنە لە ماڵی پیاوێک میوان بوون لە بەرامبەر ماڵی خانەخوێکەوە مزگەوتێک هەبوو تەماشایان کرد خەڵکی هاتوچۆیان ئەکرد یەکێکیان ناوی حەمە بوو پیاوێکی زۆر ژیر بوو لە دوو هاوڕێکەی تری پرسی بزانم ئەزانن ئەو خانگە چییە هەردووکیان وتیان نایزانین وتی دەسا من ئەیزانم وتیان چییە وتی وەڵڵا ئەوە نوێژدانە کابراکان وتیان دەک بە چاوی چڵکنەوە بێ حەمە ئەمیشت زانی خانەخوێکەیان گوێی لەم گفتوگۆیە بوو نوێژی شێوان وتی خزمینە با بچین بۆ نوێژ وتیان باشە یەکێکیان وتی حەمە خۆ ئێمە نوێژ نازانین چی بکەین وتی قەی ناکە مەلا چی بکە ئێمەش ئەوەکەین ڕەفیقێکیان ڕووی کردە ئەوی تر وتی بێعەقڵ پیاو لەگەڵ حەمە بێت چۆن پەکی لەسەر هیچ ئەکەوێ کە چوونە مزگەوت هەرسێکیان لە تەنیشت یەکەوە لە سەفێکدا ڕاوەستان مەلا چووە ڕکوع حەمە لەگەڵ یەکێ لە ڕەفیقەکانیان چوونە ڕکوع بەڵام یەکێکیان هەر ڕەب ڕاوەستا بوو حەمە لە نوێژەکەدا وتی کوڕە ئەوڵ مردەگت بەمریا بچە میاروە مەلا ڕمیا بۆ گۆبەند لە ڕکاتی دووهەمما بۆچی ئەول تڕێکی نەکەن شەفە لە نوێژەکەدا دەستی کرد بە پێکەنین و وتی های بە کێرم های بە کێرم ئەولیش وتی شەفەی دوێت باوەکتووە ئەبێ هەروە بێ حەیابی بکەم وەقن باوکتووە ساڕاوەستا با بچینە دەروە و شێخ کەریم ئەوەندە لێدەم وەکەر بێژی باوە شەفە وتی مەگەر دوو تڕیتر لە کێرم بدەی ئیتر حەمە ڕووی تێکرد و وتی کەرام باو گاوینە ئەم شەڕەتان لە چییە ئاخر نازانن نوێژەکەتان ئەوڕگێ ئەگەر قسە بکەن سێ زەلام ئەچنە مزگەوتێک بۆ نوێشکردن یەکێکیان زۆر ئاقڵە بێ ئەڵێ پیاو لە نوێژان نابێ قسە بکە و هەرچی مەلا بیکە ئەبێ ئێمەش ئەوە بکەین کە ئەچن و نوێژدا ئەبەستن مەلا ئەچێتە ڕکوع یەکێکیان هەروە ڕەب ڕائەوەستێ یەکێ لە هاوڕێکانی پێ ئەڵێ کوڕە بڕمێرەوە مەلا ڕمیا ئەویش پێ ئەڵێ ئۆهۆ دەستت وە گونم نوێژەکەت وڕیا ئەوی ئاقڵیشیان ئەڵێ دەویت باوەک چییە ئەم هەرا و هوریایە هەر خۆم خاسم کرد نوێژم نەوڕیا حەمەبەگی حاجی ڕەسوڵ بەگ گێڕایەوە وتی کابرایەکی کورد مەڕووماڵاتێکی زۆری هەبوو لەگەڵ تاقە کوڕێکە زۆری خۆش ئەویست و هەموو ڕۆژێکیش ئەیناردە لای ڕانەکە ڕۆژێک کابرا لەگەڵ ژنەکەی قسەی کرد وتی زۆر حەزەکەم ژن بۆ کوڕەکەمان بهێنین و عەلیمرای برام کچێکی هەیە هەرچی بێ ئەو باشترە با بۆی بێنی بەم جۆرە بڕیانەوە و کابرا چوو خوازبێنی کرد لە پاش چەند ڕۆژ بووکیان گواستەوە ئێوارە کوڕە ڕانەکەی هێنایەوە بۆ دەوری ماڵ بانگیان کرد کە هات چاوی بەبوو کەوت ڕووی کردە هاوڕێکەی خۆی کە دراوسێ و هاوماڵیان بوو لەو شوێنە بوو وتی حەمە ئەوە چییە وتی ئەوە بووکە بۆ تۆمان هاوردگە بچۆرە لای وتی حەمە مردگت مرێ من بەم گەڵوگون و ڕانکەوە حەدم چییە بچمە لای ئەو حۆریە ئەو لە ئاڵوواڵادا ئێژی گوڵنگی سوورە حەمە وتی کوڕە نایناسی تۆ وتی ناوەڵڵا وتی کوڕە ئەوە کتکاڵی کەنیشکی مامەتە کتکاڵ خۆم و خۆت کە لە کەوانەی ڕانە هەموو ڕۆژ کە ڕەتی لە دواوە شتمان لێ دەرئەهاورد بەم جۆرە پێی ناساند و شەو بەسەردا هات زاوایان هێنا بیکەنە پەردە دایکی زاوا وتی ڕۆڵە بێ ئامۆژگاریت بکەم کە چۆن بچیتە لای وتی دایە بۆچی وا ئەزانی هیچم نەدیگا چووە پەردە زۆر چاک کوتایە پاش بووک هاتە دەرەوە وتی بووم بە زاوا دایکی زاوا لەگەڵ یەک دوو ژن چوون تەماشایان کرد هیچ نیشانەیەک نەبوو زاوایان بان کرد وتیان کورە خۆ تۆ درۆ ئەکەیت نەبوویت بە زاوا
ڕووی کردە ژنەکان و وتی ئەی ئەگەر نەبووم بەزاوە ئەمە گووی ئێوەیە بەلەشمەوە. ژنەکان وتیان وەرەوە نابێ، شوێنەکەیان بۆ باس کرد و دووبارە ناردیانەوە ژوورەوە. ئەم جارە کە ئیشی جێبەجێ کرد و چاوی بە خوێن کەوت هاتە دەرەوە سەری نایە گوێی باوکیەوە وتی باوە هەتا ماڵ مامۆم نەیانزانیگە بارکە بڕۆین. باوکی وتی بۆچی چی بووە؟ وتی باوە هورگیم دڕیگە. باوکی وتی مەترسە، ئەوە نیشانەی زاوایەتیە قەی ناکە. سبەینێ ڕۆژ بووە کوڕە وتی بەخوا باوە لەگەڵ ڕان ناچم یان ئەبێ کتکاڵیشم لەگەڵ بێ. باوکی وتی ڕۆڵە نەبووە بە بلو کتکاڵ بێ، نابێ بێت. وتی دەسا کوزەکەی ئەوەم. باوکی فکری کردەوە چوو گورچیلەی مەڕێک کە سەریان بڕیبوو هێنای دایە وتی ئەوە کوزەکەیە بیبە لەگەڵ خۆت. کوڕا گورچیلەکەی هێنا لە دووری ئاواییەوە لەسەر بەردێک داینا، هەر تۆزە ناتۆزێک ئەچوو ماچێکی ئەکردەوە و دای ئەنایەوە. کوت و پڕ قەلە ڕەشێک هات گورچیلەکەی هەڵگرت و بردی. کوڕە بە باوکەڕۆ هاتەوە بۆ ماڵەوە. باوکی پرسی چییە؟ وتی باوە قەل هات کوزەکەی برد. باوکی وتی ڕۆڵە هەرا مەکە بۆم سندوویەوە. وتی بەخوا تا بە چاوی خۆم نەیبینم بڕواناکە. وتی بچوە تەماشاکە. کوڕە چوو ژنەکەی دەرپەی داکەند و نیشانیدا. کوڕە فیکەیەکی کرد و وتی های باوکم بیاوە قوربانە لە ترسی قەلەکە خۆی خەرانگە سەکیەوە. دوو کابرا دراوسێ بوون، یەکێکیان دوو ژنی هەبوو. هەموو ڕۆژە بەیانیان زوو هەڵ ئەسا ئەچوو لە مزگەوت نوێژی ئەکرد. دراوسێکەی پرسی ئەوە بۆچی تۆ هەموو ڕۆژێ ئەچی نوێژی بەیانیان ئەەکەی بە جەماعەت؟ منیش زۆرم لە لاخۆشە بێم و نوێژ بە جەماعەت بکەم کەچی خەبەرم نابێتەوە هەموو ڕۆژێ نوێژی بەیانیم ئەچێ. کابرا وتی خزمە تۆ تاقە ژنێکت هەیە، چونکە هەر خۆی لە ماڵایە دەربەستی ئەوە نییە لە قیامەتا بچێتە بەهەشت یا بچێتە جەهەنەم. پرسی ئەی تۆ؟ وتی من چونکە دوو ژنم هەیە لەبەر ئەوە کە هەر یەک بەجیا دڵم ڕابگرێ لەگەڵ مەلابانگیدا یەکێ جلەکانم ئەدۆزیێتەوە و یەکێ قاچم ئەشێلێ و بە دەورما دێن تا خەبەرم ئەکەنەوە. جلەکانم بۆ ئەگرن هەتا لەبەری ئەەکەم، پێڵاوەکانم بۆ دائەنێن و ئەڵێن با نوێژەکەت نەچێ و خوا لێت نەڕەنجێ. کابرای تر وتی وا چاکە منی ژنێکی تر بۆ خۆم بێنم. چوو ژنێکی کەی هێنا، زۆری پێ نەچوو پشێوی و ئاژاوە کەوتە ماڵەکەیەوە. ئیتر هەموو وەختێ شەڕ و هەرابوو. کابرا ئەیشی لێ تاڵ بوو، هێشتا نیوە شەو بوو لە ماڵ دەرئەپەڕێت دەرەوە. بەیانیەک کابرای هاوڕێ هاتە مزگەوت سەیری کرد ئەوە ئەو زووتر هاتووەتە مزگەوت. بە پێکەنینەوە وتی هەردوو ئای خێرم بۆ بکە ئاگاد لێیە بەیانیان چۆن زوو دەیت بۆ مزگەوت و نوێژەکەت ناچێ؟ کابرا وتی یاخوا بەو دوعای خێرانەبی کە من بۆت ئەەکەم هەینا جسنی بەدفەساڵ. ئاخر باوکتم کوشتە بوو، براتم کوشتە بوو، تۆ چەڕقێکت لە من بوو بەم دەردەت بردم. جارێک فەتاحی بارامی هەمەوەند دەرئەچێ بۆ ڕاوەڕوت لەو دەشتە تووشی هەلاجێک ئەبێ. لە دڵی خۆیان ئەڵێ با سەیرێک بکەم بە هەلاج. ئەڵێ ئەرێ کاورای هەلاج ئەوە بۆچە هەر شتێک ئەبێ ئەڵێن وەکو گونی هەلاج هەڵ ئەلەرزێ. ئامشتە و کەوانەکە هەڵگرە و تۆزی هەلاجی بکە بزانم گونت چۆن ئەلەرزێ. هەلاجیش ئەڵێ ئاغا پیاوەتیت بێ وازم لێ بێنە، من کابرایەکی هەژارم با بڕۆم بەڕێی خۆمەوە. ئەڵێ ئەوە کەلامم بێ هەلاجی نەکەی ئەتکوژم. هەلاج ناچار دەرپەی بۆ دائەکەنێ و لەسەر بەرزاییەک دەست ئەکا بە هەلاجی کردن و فەتاحیش ئەچێتە شوێنێکی نەزم لە ژێرەوە سەیری گونی ئەکا بزانێت چۆن ئەلەرزێ. تەماشا ئەکا وا شتێکی تر بە گونیا شۆڕ بووەتەوە. ئەڵێ هەلاجە ئەوە چییە؟ ئەڵێ پریاسکەیە. ئەڵێ کەواتە بیدە بە من، تۆ سێ گونت بۆ چییە؟ لێ ئەستێنێ کە ئەیکاتەوە پارەیە. پارە هەڵەگرێ و ئەڵێ هەلاج بەسە ئیترگەردنم ئازاکە وە کەلام من وتم هەر دوو گونت ببینم نەمزانی بووەوە سێ، بڕۆ خوات لەگەڵ بە دوو گونەکەتەوە. پیاوێک بوو لە حەمامیان سۆفی سلێمانی ناو بوو، پیاوێکی زۆر لە خواترس و بەدین و مریدی شێخی برهان بوو. هەموو دەمێ لە مزگەوت و خەریکی زیکر و فکر بوو.
ئێجگار کە ناوی خۆی بیست بووەوە سۆفی سلێمان پیاوێکی دیندارە بە تەواوی لەوزە دەرچوو بوو لە پێش نیوەشەوە ئەچووە مزگەوت و خەریکی تەزبیحات بوو دەستە فەقەیەک لە حەمامیان هەبوون سۆفی سلێمان لەگەڵیان تێکچوو بوو ئەم لیان بوو بە کاک ئەحمەدی شێخ هەر پێی ئەوتن فەقێینە دیانە دوا نابێ کە ئێوە ئەیکەن ئێویست ئەوانیش وەکو ئەم وابن لەگەڵ ئەوەدا ئەوان خەریکی خوێندنی خۆیان بوون سەرەڕای ئەمە ژووری مزگەوتەکەش پاڵی دابوو بە حوجرەی فەقێیەکانەوە ئەم بە شەو کە ئەچوو زیکر و فکری ئەکرد بە جارێ متاڵا و دەوری لەوان تێک ئەدا ئەگەر بیان وتایە سۆفی سلێمان وانابێ ئەو ئەیوت ئێوە زەندیقن ڕۆژێک فەقێیەکان قسە ئەکەن بە یەک کە چارێکی بکەن فەقەیەکی قوماربازیان تیا ئەبێ ئەچێ بەلایەوە ئەڵێ سۆفی سلێمان من تا ئێستا هەرچیەکەم لەگەڵ کردوویت ئەبێ لێم ببووری و بەغەڵەتا چووم دوێنێ شەو خەوم دیوە و پاشە ڕۆژێکی زۆر گەورەت هەیە لە ئێستا بەدواوە لەسەر دەستی تۆدا تۆ ببێ هەر بەو شەرتە لێم دڵگران نەبی و چاوت لێم بێ سۆفی سلێمان بەم قسەیە تۆزێ خۆی گڤ ئەکاتەوە و ئەڵێ ئاخر فەقینە من هەموو جار پێمەوتن کە دنیا خاڵی نییە لە پیاو چاک لە سۆزی ناڵەی ئەولیایان سەر بکەنەوە بە دوو ڕۆژ دوای ئەوە فەقێ ئەچێتەوە لای سۆفی سلێمان و ئەڵێ ڕۆحم بە قوربانت بێ لە خەوما چوو بووی بۆ ئاسمان و وایان پێوتم کە بوویت بە پێغەمبەر سۆفی سلێمانیش ئەڵێ خوا ئەیزانێ منیش لە خۆما شتێک شکە بەم 40 ساڵە زیکر و فکر ئەکەم هەڵبەت ئەبێ بەرێکی ببێ بۆ ئەم ئومەتە ئیتر فەقێ لەم بەینانەدا هەموو دەمێت دەست ماچ ئەکا و دەست لەسەر سنگ ڕوبەڕووی ئەوەستێ و سۆفیش جارجار بە بۆنی کەرامەت قسەیەکی لەگەڵ ئەکا چەند ڕۆژێکی پێ ئەچێ ڕۆژێکیان بەیانی زوو فەقێ هەڵ ئەستێ و ئەچێتە خزمەتی سۆفی سلێمان ئەڵێ ڕۆحم بە قوربانت بێ شاهی ئەولیا سەرێ ئەوەت هاتووە بچی بۆ ئاسمان ئیمشەو لە خەوما بە خزمەتی شێخی بورهان گەیشتم فەرمووی سلێمان پێگەیشت و شەوی دوایی ئەچێ بۆ ئاسمان سۆفی سلێمان هوویەکی کرد و وتی منیش وام بۆ دەرکەوتووە ئیمشەو جبرائیل دێت بە شوێنما فەقێش وتی من لە کتێبا دیومە ئەفەرموێ لەم ئومەتە یەکێک لە 27 شەوی مانگێکە لە پاش نیوە شەو کە دنیا کشومات بێ جبرائیل عەلەیه السەلام ئەیبا بۆ ئاسمان و ئەبێ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە ئێستا بۆم دەرکەوت کە ئەو کەسە ذاتی مبارەکی جەنابتە سۆفی ئمێکی بۆ کرد و هەستا چووەوە ژێر ڕیشەکەی تاشی و کەوایەکی سەوزی هەبوو لەبەری کرد و هاتەوە دانیشت بەو نیازە کە ئیمشەو ئەچێ بۆ ئاسمان ئیتر لای کەسیش دەنگی نەکرد هەر تۆزە ناتۆزێک ئەچوو دەستنوێژەکەی تازە ئەکردەوە و تەزبیحەکەشی ئەخستە ملی فەقێش لەو لاوەکارە ساتی ئەم بەینێ هەموو سەعاتێک گەیاندووە بە فەقیەکانی تر و ئینجا هاتن لە پێش هەموو شتێکا شتومەک و ئەسپاپی خۆیان پێچایەوە و هەر یەکە بوخچەی خۆی حازر کرد و داینە ئینجا دوو گوریسیان پەیدا کرد و پێکیانەوە بەست دنیاش زستانە تف هەڵخەی بە ئاسمانە ئەیبەستێ کەوتە شەوێ و بەشێک لە شەو ڕۆیشت هەموو خەڵکی ئاوایی نووسن لێیاندا چوونە سەربانی ژووری مزگەوتەکە لە کونە بەڕۆژەکەوە بەبێ دەنگ گوریسەکەیان ڕاهێشتە خوارەوە سۆفی سلێمانیش لە خوارەوە ئەوە دانیشتووە و زیکر و فکر ئەکا و هەر چاوەڕێی ئەوەیە جبرائیل بێت بە شوێنیە ژووری مزگەوتەکەش زۆر ساردە بەڵام گەرمی بە خزمەت گەیشتنی بینایی چاوان سۆفی سلێمانی گەرم کردوێتەوە سۆفی ئەوەندەی زانی وا شتێک لە ئاستی ئەو هاتە خوارەوە ئەویش هەر بە ئەنقەستی لە ئاستی کونە بەڕۆژەکەدا دانیشتە بوو نەشتەکە وردە وردە وەکو مارک شاو هاتە سەریەوە ئەمیش دەستێکی بۆ برد سەیری کرد گوریسە هوویەکی کرد و لە خۆشیە وەخت و پەردەرکە دەنگێکی ناسک لە سەربانەکەوە هات وتی یا پێغەمبەر گوریسی مەحەبەت لە خۆتەوە ببەستە سۆفیش گوریسی لە ناو قەدی تند شەتەکدا وتی ئیش بکە اینجا وردە وردە هەڵیان کێشا هەتا نزیک بە بن میچەکەیان کردەوە و سەری دای لە بن میچکە وتی جوبرائیل لەسەر خۆت ئەوان تۆزێکی تر گوریسیان ڕاکێشا و سۆفی تند بوو لە بن میچ وتی جوبرائیل ئەڵێم لەسەر خۆت
خێرا گوریسیان ڕاکێشا و سۆفی سلێمان بە تەواوی لە بن میستون بوو. تۆزی عەزیەتی پێگەیشت وتی: جوورائیل، قسە بەگوێ تا بچێ، ئەڵێم لەسەر خۆت. هەموو پەراسووەکانی وەخت بوو بەسەر یەکا ورد ببێ. اینجا وتی: جوورائیلی کەرام باوگاو، هەموو پەراسووم شکا لەسەر خۆت. اینجا گوریسیان وەکو داری تەون لە سەربان بەستەوە و هاتنە خوارەوە. هەر کە نەوی لە بوخچەی خۆی و حەمامیان هەر بەو شەوە و بەو تۆفە سۆفیان بەجێهێشت. سۆفی سلێمانیش لەم لاوە هەر دەست ئەکا بە جنێودان بە جوبرائیل و هەر پێ ئەڵێ لەسەر خۆت هەتا زمانی ئەشکێ. ئیتر ڕۆژ ئەبێتەوە خەڵکی وردە وردە دێن بۆ نوێژی بەیانی تەماشا ئەکەن لەم ژووری مزگەوتە نووزەیەک دێت و بەڵام ڕەنگی نییە. لە ئاخرا سەر بەرز ئەکەنەوە ئەوە یەکێک لە بنمیچەکە تون بووە و ئەم نووزەیە لەوەوەیە ئەچن ئەیکەنەوە و ئەیهێننەوە خوارەوە. سیر ئەکەن ئەمە سۆفی سلێمانە و بە حاڵ گیانی تێدا ماوە و زمانی نییە قسە بکە، هەم لە سەرمانە هەم لە بەرلەشی. ئەیدەنە ئاگرەکە گەرمی ئەبێتەوە ئەکەوێتە قسە و کارەساتەکە ئەگێڕێتەوە. خەڵکەکە سیرەکەن فەقیەکانیش دیار نین کە ئەچن بە شوێنیانە تەماشا ئەکەن ڕۆیشتون. اینجا ئەزانن ئەمە کەتنی ئەوان بووە. ئیتر سۆفی سلێمان بە نیوە نمەک و دەوا و دەرمان بە یەک دوو مانگ ئەو وەختە چاک بووەوە و عاقڵ بوو بۆ دەستە فەقیەکی تر. کابرایەکی بانگنوێژ بە منداڵانی ئەخوێند کوڕێکی زیرەک و وریای لابوو. کابرا لەگەڵ دایکی کوڕەکەدا ڕێکەوتە بوو. کوڕە ڕۆژێک چووە لای باوکی وتی: بابە، مامۆستام لەگەڵ دایکم بە تەنها لە ژوورێکدا بوون، با بچین مامۆستام بکوژین. باوکەکە وتی: ڕۆڵە حەواڵەی خوای بکە. لە دوای سێ چوار ڕۆژێکی کە دیسان ئەڵێ: بابە، ئیمڕۆ چاوم لێبوو مامۆستا دەستی لە ملی دایک مابوو، با بچین بیکوژین. کابرا ئەڵێ: با ئێمە نەیکوژین، هەر حەواڵەی خوای بکەین. کوڕە تەماشا ئەکا باوکی هیچ نابزوێتەوە هەڵەستێ ئەچێ شوشەیەک عەرەق ئەکڕێ لە باخەڵی قایمی ئەکا و لە پێش بانگی شێواندا ئەچێتە مزگەوت لای مامۆستای. ئەڵێت: مامۆستا، زۆر دەمێ کە حەزەکەم جارێک لەگەڵ تۆ بێمە سەر منارەکە و تەماشای دنیا بکەم. مامۆستا ئەڵێ: زۆر چاکە، ئێستا ئەچم بانگ ئەڵێم تۆیش وەرە. هەردووکیان سەرکەوتنە سەر منارەکە. بانگنوێژەکە هەر لەگەڵ وتی: ئەڵڵاه ئەکبەر. کوڕە پاڵێکی پێوەنا. کابرا کەوتە خوارەوە و دەست بەجێ شوشە عەرەقەکەشی بەدوایە فڕێدایە خوارەوە. کابرا هەر لە حەواوە هەپڕون بوو. خەڵکی کە هاتنە دیاری بینیان شوشەیەکیش عەرەق شکاوە، عەرەق بەو ناوەدا بڵاو بووەتەوە. وتیان: ئای خۆ ئەم بانگنوێژە عارەخوەر بووە و بە سەرخۆشی کەوتووەتە خوارەوە. کوڕە ئیتر هاتە خوارەوە و چوو بە باوکی وت: تۆ ئەزانی مامۆستام عەرەقی خواردبووەوە لەسەر منارەکە کەوتە خوارەوە پارچە پارچە بوو. کابرا وتی: ڕۆڵە، پێم نەوتی حەواڵەی خوای بکە. کوڕە وتی: قڕ بەسەر عەقڵت، بەخوا ئەگەر حەواڵەی خوام بکردایە هەتا 10 ساڵیکە لەگەڵ دایکم هەرگەمە و گاڵتەی ئەکرد، خۆم لەسەر منارەکە پاڵم پێوە ناو خستمە خوارەوە. عەلیاغای پشدەر لە دێی گەڵاڵە دائەنیشت. هەموو هێزێکی ئاغایەتی دابووە سەر قسەی زلگێڕانەوە. گێڕایەوە وتی: سەیدێک لەو سەرە هاتبووە لای ئێمە، پێیان ئەوت سەیباڕۆکە. ئێمەش زۆر حورمەتمان ئەگرت و لە ڕاستیشدا پیاوێکی خانەدان بوو، لێی قەوما بوو، ژنێکی بەعیشوە و نازی بوو. سەیزادە سەمەنیان پێئەوت. لوتی بە سەیباڕووکەدا نەئەهێنا. گەڕی ئاڵاند بووە حەسەنی پیاوی من لە خشتەی بردبوو. شەوێکیان حەسەن پێی وتم: ئاغا، ئەو شەوە دەبێ خوازبێنیەکم بۆ بکەی تا ماڵی سەیباڕۆکە تەشریفت بچێ. وتم: حەسەن، سەیباڕۆکە کێی هەیە خوازبێنیت بۆ بکەم؟ وتی: ئاغا، تۆ تەشریفت بچێ لەوێ تێدەگەی. منیش هەڵسام چوومە ماڵی سەیباڕۆکە. وتم: جەنابی سەید، بۆ خوازبێنی هاتووم. سەید وتی: جا قوربان من هیچ کەسم نییە ژنەکەم نەبێ. لەو لاوە ژنەکەی ڕاپەڕی وتی: سەید، زاتێکی وەکو ئاغا بە سەر و سیمایەکەوە تەشریفی هاتووە، قەت نەشێت تۆ جوابی بدەی. من لە باری خۆم تەریق بوومەوە. ژنە و خزمەتکارەکەم لە وڵات دەرکرد و ژنێکی ترم هێنا بۆ سەیباڕۆکە. حەمەبەگی حاجی ڕەسوڵ بەگ گێڕایەوە وتی: ساڵێک عەسکەر بووم.
چاوش بووم ئەو وەختە لەگەڵ زابتێکی ئاڵایی بە سەبرێک وتی ڕەزابەک بوو بە مەفرەزە چووینە دێیەک کوێخای دێیەکە هات بە پیرمانەوە بردینی بۆ مزگەوت چای بۆ لێناین ترەیەکی زۆری بۆ هێناین زۆر خزمەتی کردین بەرامبەر بەم هەموو خزمەتە ئاغا زابت هەر جنێوی بە کوێخا ئەدا منیش کوێخاکەم هەر لە زووەوە ئەناسی زۆرم لەلا ناخۆش بوو کە ئەوەندە بە چاوی سووکەوە سەیری ئەکا چوومە بندەستیەوە وتم ئاغا ئەم کوێخایە فەقیرە چاوت لێیە چه خزمەت ئەکا بۆچی ئەمەندە ناشرینی پێ ئەڵێ وتی عەزیزم مەئموور ئەبێ زەبر و زەنگ بنوێنیە بۆ ئەوەی زیاتر بە گەورەی تەماشایکەن لە پاشا ئیتر چوون بۆ سەر ئاواییەکە دیم کوێخا هات وتی فڵانی ئەم کابرایە چاوت لێیە چیم پێەکە منیش وتم کوێخا بەڕاستی من لە تۆ دڵگرانترم بەڵام بڵێم چی تربێتی ئاوایە کە ئەیبینی اینجا کوێخا وتی من بیستومە ئەم ئاوایە زۆری پێخۆشە بڵێن تۆ جەحیاڵی و پیرنیت تکا ئەکەم تۆ کە چوویتە دیوەخان بانگم بکە بفەرموو تەماشای دەستم بکە بزانە عمرم چەندە ئیتر بەسمە منیش کە هاتمەوە هەیوانی مزگەوتەکە دانیشتم و بانگی کوێخام کرد و وتم بزانە عمرم چەندە کوێخا هاتە بەردەمم دەستی ڕاستمی گرت و تەماشای بەری دەستی کردم لە پاشا سەری هەڵبڕی تەماشایەکی سەر و چاومی کرد وتی فڵانی تۆ بەڕواڵەت منداڵی کەچی ماشا ئەڵڵاه بە عمر گەورەی و عمرت 50 هەتا 52 ئەبێ ئاغا کە ئەمەی بیست بانگی کرد ئاوەرە کابرا ئەم عیلمەش ئەزانی کوێخای قومارباز وتی قوربان ئێمە لە باوک و باپیرمانەوە ئەم عیلمە ئەزانین فەرمووی دە تەماشای دەستم بکە ئاخۆ من عمرم چەندە قەدرێ تەماشای بەری مستی کرد و دوایی وتی سوبحان الله ئاغا جەنابت ڕاست پێچەوانەی حەمە چاوشی بەڕواڵەت گەورە و بە عمر مناڵی هیچ شکمتیان نییە کە 45 ئەو پەڕی 46 عمری جەنابتە ئاغا کە ئەمەی لە کوێخا بیست فەرمووی حەمە چاوش بە قەبری باوکم و بەسەری تو ئەم کابرایە زۆر شارەزایە لەم عیلمەدا و 100% لێی ئەزانێ اینجا فەرمووی کوێخا وەرە دانیشە ئیتر ئەو شەوە کوێخا سەعات بە سەعات حورمەتی زیادیە کرد بەیانی کە هاتین بڕۆین ئاغا زۆر لە خۆی بوردەوە بۆ ئەو قسانش کە بە کوێخای وتبوو دڵنەوایی کرد و وتی لێم ببورە نەمناسیوی کە تۆ ئەوەندە پیاوێکی لایق و زانایت کابرایەکی کورد گوێدرێژێکی هەبوو مایەی ژیانی بوو بە هاوینان کاروانی پێئەکرد و پێوە بەڕێوە ئەچوو کەوتە زستان و بوو بە ڕێبەندان بەفر نەی ئێهێشت ماڵە و ماڵ بکرێ کابرا پەکی کەوت لە ماڵەوە ئەچوو بۆ مزگەوت و لە مزگەوتەوە ئەهاتەوە بۆ ماڵەوە لەبەر بێشتی زۆر پەرێشان بوو کوڕێکی هەبوو چوو تانجیەکی پەیدا کرد و وتی ئەم زستانە ڕاوی پێەکەم و بەمە بەڵکو و بکەوینە بەهار تانجی هێنایە ماڵەوە باوکی چاوی بە تانجی کەوت ئاگری تێبەر بوو وتی ڕۆڵە هەر ماڵێک سەگی تێدا بێ فریشتەی ڕەحمەتی ڕووناکاتە ئەو ماڵە پیاوی چاک بە ئەم تانجیە بەرەڵاکە باخوا غەزەبمان لێ نەگرێ کوڕاش وتی باوە تۆ ئەزانی ئێمە هیچمان نییە ئێستا ئەم تانجیم هێناوە بەڵکو جارجار ڕاوێکمان بۆ بکە و پلە گۆشتێکمان دەستکەوێ بیخۆین باوکەکە وتی ڕۆڵە نابێ خوا غەزەبمان لێ ئەگرێ و فریشتەی ڕەحمەت ئیتر سەر ناکا بم ماڵەدا کوڕە وتی و باوک وتی ناچار کابرا ماڵەکەی بەجێهێشت بۆ نووسنیش چوو بۆ مزگەوت لە ترسی ئەوە کە ئیتر مەلایکەی ڕەحمەت ڕووناکاتە ماڵیان یەک دوو شەو لە مزگەوت ئەمێنێتەوە لە برسا و لە سەرمانە هێزی لێ ئەبڕێ لە ماڵی شەوە کەس نایە بە شوێنە چار ناچار هەڵ ئەستێ بەرماڵەی ئەدا بەسەر شانیا و بەرەو ماڵ ئەبێتەوە کە نزیک ئەبێتەوە بۆنی چزوو بزی گۆشت دێ بەسەریە ئەمیش زۆر تامەزرۆیە کە ئەچێتە ژوورەوە ئەپرسێ ئەم گۆشتە چییە کوڕەکەی ئەڵێ وەڵڵا بابە ئەمڕۆ تانجیەکەم برد بۆ ڕاو ئەوە بەرانە کێویەکی کوشتووە و هێنامەوە ئەم گۆشتە ئەوەیە ئەڵێ ئەی تانجیەکە لەکوێیە ئەڵێ ئەوە تا لەو بەرقاپیە اینجا ئەڵێ
تو خوا ڕواڵە تۆ هیچ ڕەحم لە دڵ تا هەیە ئاخر ئەو تانجیە بەسە زمانەش ڕۆحی هەیە وەکو ئێمە چۆن خوا هەڵەگرێ ئێمە لەم بەر ئاگرەدانیشین و ئەو لەو بەر سەرمایە دە هەستە بچوە بیهێنە ژوورەوە لەو سەرەوە با بۆ خۆی بکەوێ نا خۆمە چم 40 ساڵە نوێژ ئەەکەم و ڕۆژوو ئەگرم مەلایکەی ڕەحمەت لە ماڵمایە تا ئێستا شتێکیان نەدامێ تانجیەکە دایکم بە ساقەی بێ بە شەوێک تێرگۆشتی کردم هەی بەڵامدا لە چارەی مەلایکەی ڕەحمەت اینجا خۆی هەڵ ئەستێ ئەچێ ئەنەوێ لە کەڵەمەکەی و ئەیهێنێ لە گوێ ئاگردانەکە بەرماڵەکەی بۆ ڕائەخا و دایەنێ کابرایەک لەو شارە زورە ژنێکی شاری کە ناسیاویان ئەبێ بە میوانیان ژنەکە پاک و تەمیز و جوانکەڵا ئەبێ کابرای خانەخوێ تەمای تێئەکا دوو سەپانیان ئەبێ ئەچێ لەگەڵیان قسە ئەکا بە یەک کە شەو بچنە سەر جێگای ژنەکە ژنە هەستی پێ ئەکا و لە وەختی نووستنە بە ژنی خانەخوێکە ئەڵێ با جێگاکەمان بگۆڕینەوە ژنە هەڵ ئەخەڵەتێنێ و جێگای پێ ئەگۆڕێتەوە ئەکەوێتە نیوە شەو کابرای خانەخوێ سەپانەکان هەڵ ئەستێنێ و یەکێکیان ئەنێرێتە سەر جێگای ژنە سەپان ئەڕوا و تاکێک ئەکێشێ بە ژنی خانەخوێدا و ئەگەڕێتەوە ژنەش لای وا ئەبێ مێردەکەیەتی دەنگ ناکە کە ئەگەڕێتەوە سەپانەکەی تریش ئەچێ ئەویش ئیشی خۆی ئەکا اینجا کابرای خانەخوێ خۆی ئەچێ ئەویش ئیشی خۆی ئەکا ژنە سەری سوڕ ئەمێنێ ئەڵێ ئەریە کاچاڵ ئەمە ئیمشەو چی بوو بوویت بە چۆلەکەوە هەموو سەعاتێکی پێ نەچوو 3 جار هاتیت کابرا دەنگی ژنی خۆی ئەناسێتەوە و ئەڵێ ئای فاتە ئەوە تۆی ئەڵێ ئەرێ وەڵڵا ئەڵێ حەمەدیش گاتی ئەڵێ ئەرێ وەڵڵا ئەڵێ خولەش هەرگاتی ئەڵێ ئەرێ خولەش گامی بۆچی ئەوە ئەوان بوون ئەڵێ ئەرێ وەڵڵا ئەوان بوون ئەی ڕووم ڕەش بێ بۆ کەت نێگێڕام ئێستا ئەوانش گاتیان ئەڵێ ئەرێ وەڵڵا گامیان دۆشاو بەگونت ژنەی شاریش لەو لاوە بۆ خۆی ڕزگاری ئەبێ کابرایەکی شارە زووری بە شعر بە باڵا یارەکەیە دێت و بەم جۆرە دەڵێ خاڵێک هاوەبان گۆنای یارەوە ئێژی پشقڵە وە دیوارەوە نەوێ و بەردەوەل سەرا و ژاڵە گشتی وە قوروان پیزەی پشت ماڵە هەرخۆم وە قوروان ئەگریجەی دێزت کونەی سرە و خوار خۆشە خۆش مێزت نێربووگەوە مێبووگەوە نێر مێنگەی کێروەژێر حەقی سەند لە نێر مەجەگەوجی باوەجانی بە شعرەوە باسی یارەکەی ئەکرد کە ئەیوت ماڵە و ماڵیە وەک مانگای چڵێس زولفی لولداوگە وەک پەلکە گورێس بێوەژنێکی تەڕپیری دەوڵەمەند جاری دابوو ئەگەر یەکێک بێت بە شەوێ 40 دانەی لەگەڵ بکە مێردی پێەکە خۆ ئەگەر هات و یەکێک چوو چلەکەی تەواو نەکرد 100 لیرەی لێ ئەستێنێ بەم جۆرە گرێوی لەگەڵ خەڵک ئەکرد خەڵکیش بە تەمای سامانەکەی ئەچوون و ئیشەکەیان بۆ تەواو نەئەکرا قیر ئەیگرتن 100 لیرەکەی لێ ئەسەندن بەم جۆرە سامانێکی زۆری پێکەوە نابوو ڕۆژێک پیاوێکی زرتە بۆزی گردە پیاو چوو وتی من هاتووم بۆ ئەم گرەوە ژنە شوێنی بۆ چاک کرد و دەستیان کرد بە ئیشی خێرکردن هەردانەیەکیان ئەکرد خەتێکیان لە دیوارەکە ئەکێشا کابرا تا 15 ڕۆیشت ها خەریکە هیچی پێ نەمێنێ سەرەڕای ئەمەش کە گۆشە چاویدایە سەیری کرد هەتا خەتێک لەسەرەوە ئەکێشێ ژنەکە بە دزیەوە لە خوارەوە خەتێکی لێ ئەکوژێنێتەوە کابرا پێیزانی وتی ئەوە تۆ بۆ چوا ئەکەی و ئەی کوژێنیتەوە ژنە وتی بە ئەوەندە ئاەت و بە ئەوەندە سوێند هیچم لێ نەکوژاندوێتەوە کابرا سەیری کرد ئەمیش نەکەوێتە فێڵکردن دەری ناهێنێ و ئەیدۆڕێنێ هەر خێرا دەسەسڕەکەی دەرهێنا هێنای بەسەر خەتەکانە هەمووی کوژاندەوە وتی ئەمەی پێ ناوێ من بڵێم کوژانتەوە و تۆ بڵێ نەم کوژاندوێتەوە ئەم هەویرە ئاوێکی زۆری ئەوێ با لەسەرەوە تێ هەڵچینەوە ژنە کە ئەمەیدی بە جارێ ناوکی کەوت وتی قوڕ بەسرم ئەمە کەتنی بێ ئەم شەو بە جارێ ئەم کوژێ اینجا وتی پیاوەکە
کۆڵم دا و گرەوەکەت بردەوە. کابرایەکی سوار ڕێ ئەکەوێتە دێیەک سیر ئەکا لەم دێیەدا تەقە و هەرایە و کەس بەسەر کەسەوە نییە. جەنگێک کە ئەو پەڕی نەبێتەوە، چەند زەلام کوژراوە و چەند سەر و قۆڵ شکێنراوە، هەرچەند ئەکا بۆی ساغ نابێتەوە ئەم هەرایە لەسەر چی بووە و چییە. لەبەر شڵەژاوی دێیەکەش بۆی ڕێ نەکەوت لە ماڵێک تۆزێ لابدا و بحەسێتەوە، ناچار لێی دا و ڕۆیشت کە ئەگاتە قەراغ ئاواییەکە سیر ئەکا ژنێک لە گوێ سەربانێکە بە پێوە ڕاوەستاوە، کراسێکی درێژ و کەوایەکی سووری گوڵگوڵی لەبەرایە، سرکەیەکی بەسەرەوەیە، چمکی کەواکەی هەڵکردووە و خستوویە گیرفانی تەشیەکی بەدەستەوەیە وردە وردە خەریکە تەشی ئەڕێسێ، دەمێ بنێشتیشی لە دەمایە بنێشت ئەجوێ، هەندێ جار بەلایەکی کاکیلەی قەوچێک لە بنێشتەکەوە دێنێت و دەنگێکی ناسکی لێوە دێ. کابرا چوو لەم ژنەی پرسی: ئەریا خۆشکم، ئەم هەرایە چییە لەم دێدا و ئەم هەموو کوشتاریان بۆ چ لێ کردووە؟ ژنە بەبێ ئەوە خۆی تێک بدا بەسەر خۆییەکەوە وتی: بێژم چی برا، یەژن منیان گاوە، ئەم هەرایە لەسەر ئەوەیە. پیرەمێرد بە ڕەحمەت بێ بۆی گەڕامەوە وتی: دەستەیەکی وەک گوڵ کەوتبووینە یەک، هەر شەوێ لە شوێنێک کۆ ئەبووینەوە، بە شعر و ئەدەبیات و دوایی بەیاری فەقیانە و بەزمی قەدیمانە ڕامان ئەبوار، لە دوای ئەمانە شەوچەرەیان ئەهێنا. جا بەهۆی شەوچەرەوە کابرایەکی لاپارسەنگی خۆی کوتابووە ئەو کۆمەڵەوە و ئەیشی پێتاڵ کردبووین، خۆی کردبوو بە هاودەمێکی ناهەموار و لە هەموو قسێکدا هەڵی ئەدایە هەرزەچەنەیی ئەکرد، جارجارەش باسی خەڵکی ئەهێنایە ناوەوە، هەرچیشیان بهێنایەتە مەجلیس لە پێشا پڕی پێ ئەکرد. خوای لێ خۆش بێ مامۆستا مەلا حوسێنە گۆجە یەک دوو جار سی خورمەی گەیاندێ ئاری نەئەدا، کەسیش ڕووی نەئەهات بە ئاشکرا دەریکە. مەلا عەزیزێکی داودەیمان بوو، زۆر گاڵتەچی و ئەنتیکە بوو. ڕۆژێکیان پێم وت: مەلا عەزیز، ئەم کابرایە هەراسی پێ هەڵگرتوین و پێمان چار ناکرێ، وتی هەر شەوێ لە ماڵی ئێوە بن من دێم بۆتان ئەتارێنم. ڕێکەوت وابوو هەر ئەو شەوە لە ماڵی ئێمە کۆبووینەوە. ساوەختی شەوچەرە لە هەیوان دەنگی گەفەی دوو گەماڵ هات، خەبەریاندا کەوا شوانێک هاتووە شکات لای قازیەکە. ئەو سایە مەلا ئەحمەد سائیب قازی بوو. ئەیانزانی مەلا عەزیز گۆبەندێک بەدەستیەوەیە. مەلا عەزیز بە تەواوی خۆی خستبووە بەرگی شوانەوە، حەمەسنەی پیاوی ئێمە و وەهابی مجەوری پەت کردبوو بەخۆی و کەڕەک و سەگ و گاگۆڵیەوە هاتە ژوورەوە. وتی قازی داد، وتیان کوڕە چی قەوماوە؟ وتی ئەو مەلا حوسێنە گۆجە پەزی دزیوم. مەلا حوسێن وتی شتی وا نییە قازی. وتی برام شاهیدت بێنە. وتی بەسەر چاو، وا ئەچم بۆ شاهید، بەڵام سەگەکانم دڕن، لە دەرەوە پێ خەڵک ئەگرن، لێرە یەکێک بۆم بگرێ تا ئەچم شاهیدەکانم دێنم. پەتەکانی دایە دەست کابرای لاپلەر سەنگەوە، سەگەڵ هیچ مڕەیان نەکرد، بێدەنگ لێی کەوتن تا شوانە چووە دەرەوە. ئێمەش لە پێش ئەوە یەکەیەکە چوینە دەرەوە. شوانە لە دەرەوە حەلحەلێکی کرد، سەگەل ڕاپەڕین و کابرایان لەسەر گازی پشت خست، بە هاوار هاوار لە دەرگای حەوشەیان بردە دەرەوە. دەرفەتی ئەوەیان نەدا لە دەستیان ڕاکە تا بردیان ئەوێ، کابرایان نیوە مەرگ و بێهۆش کرد. اینجا شوانە چوو سەگەلەکەی لە کۆڵ کردەوە. کابرایان بە بێهۆشی گرتە کۆڵەوە بردیانەوە بۆ ماڵی خۆیان. ئیتر ببڕای ببڕ، جارێکی تر توخنی گۆبەند بکەوێ. حەبیبەڵڵا خانی باوەخانی ڕۆژێک لە دیوەخانە لەگەڵ پیرۆز خانمی ژنیان دائەنیشێ. کابرایەک ئەچێتە خزمەتی لێ ئەپرسێ: ها کابرا ساڵ چۆنە؟ ئەڵێ قوروان ساڵی وا هەر نەگەوسۆ. ئەڵێ گنۆر پێگەیشتووە. ئەڵێ قوروان وەسەر باوکت گنۆر نییە، لێرەوە سووکی پێوە ئەدەی لە ژێر پیرۆز خانمەوە وەکو ماری شەل سەر تێریەتە دەرۆ. ڕەشەی عەزەی ئەحمەد عەلی سێتە بەسەر کە ئەکەوتە ڕەمەزان مەلایەکی ئەهێنا نوێژ و تەراویحی بۆ ئەکردن. ڕۆژوەکەشی تەقەڵبڕ ئەکرد، دەنکی لێ نەئەخوارد کە ئەکەوتە 28 و 29 ڕەمەزان بە براکانی ئەوێت کوڕینەوە جەژن هات.
بچن 3-4 مەڕێک پەیداکەن بۆ جەژنەکە. ئەوانیش ڕۆژێ پێش جەژن بە زمانی بەڕۆژوەوە ئەچوون ئەیاندا بەسەر ئاواییەکە تاڵانیان ئەکرد و چەند مەڕێکیشیان ئەهێنا. شەوی جەژن ئەیان گوری و نانی جەژنیان پێ دروست ئەکرد. کابرایەکی دز شەوێک ئەچێتە سەر ماڵێک لە کڵاو ڕۆژنەکەەوە تەماشا ئەکا بزانێن نووسون یان بە ئاگان. خاوەن ماڵەکە لەگەڵ ژنەکەی ڕاکشا بوو، چاوی لێبوو بە ژنەکەی وت بەخوا ئافرەت باش بوو، خوا ئەم ماڵ و سامانەی داینێ پێ حەساینەوە. ژنەکەشی تازە هێنا بوو. ژنە وتی بەڕاست پیاوەکە تۆ ئەم سامانەت چۆن دەستکەوت؟ وتی وەڵڵا ژنەکە من لە هەوڵەوە ئیشم دزیکردن بوو، بە شاو ئەچوومە سەر هەر ماڵێک دەنگم نەئەکرد تا مانگ هەڵ ئەهات. ئەچوومە سەر بانەکە، تیشکی مانگەکە بە کڵاو ڕۆژنەکەدا ئەچووە خوارەوە. منیش دەستم پێ ئەگرت و ئەموت ترپ ترپ وردە وردە پیا ئەچوومە خوارەوە. هەر شتێک لە ژوورەکەدا بواە کۆمە کردەوە و ئەمدایە کۆڵما و دەستم ئەگرتەوە بە تیشکەکە و ئەموت فجووق فجووق پیا ئەکەوتمەوە و ئەهاتمەوە. بەم جۆرە من ئەم سامانم پێکەوە ناوە. کابرای دزا کە گوێی لەم قسەیە بوو وتی کەواتە ئەمە شتێکی ئاسانە، با منیش وا بکەم. دەنگی نەکرد تا مانگ هەڵات و تیشکەکەی لە کڵاو ڕۆژنەکەەوە چووە خوارەوە. دەستی پێگرت کە پیا بچێتە خوارەوە، هەر وتی ترب ترب شەڵب لە خوارەوە زرمەی هات و هەموو پەراسووی ورد بوو بەسەر یەکە. خاوەن ماڵ هەڵسا جوان و پخت باڵی بەست و لەولاوە فڕێدا وتی دەبۆ خۆت فجووق فجووق بکە. کابرایەکی مایندۆڵی 4 کەریدا بووە پێش لە شارەوە بۆ ماڵ ئەچووەوە. گەیشتە قەراغ شار، سواری یەکێک لە کەرەکان بوو، سەیری کرد 3 کەری لە پێشەوەیە. کە دابەزیەوە تەماشای کرد 4 سوار بووەوە 3 سەری لێ تێک چوو. لە پاشا وتی بە پێیان بچمەوە کەرێک قازانج بکەم، لەوە باشترە سوار بم و کەرێکم لە کیس بچێ. بە پێیان ملی ڕێگرت تا چووەوە ماڵەوە نیوە مەرگ بوو. شێخ بابە عەلی سووسە دەمونەفەسەکەی دەمونەفەس نەبوو، هەچ شێت و مارەنگازێکیان ئەبردە لای یەک و جار چاکی ئەکردەوە. لەو بناری کۆیە کچێکیان دابوو بە مێرد. کچە شەوێک کە زاوا ئەیەوێ بچێتە لای شێت ئەبێ و دەست ئەکا بە کەف چەڕاندن. شای لە شایکاران ئەبێ بە شیوەن. هیچ شێخ و شەخصێک نامێنێتەوە، کچە ئەبەنە سەری چار ناکرێ. لە ئاخرا ئەیهێنن بۆ سووسە بۆ لای شێخ بابە عەلی. شێخ ژوورێکی چۆڵی سەر بەخۆی تەرخان کردبوو بۆ ئەوە کە شێتیان ئەبردە لای لەوەی دابنێ. کچەی لەو ژوورەدا دانا و بەستیانەوە. شەوێ پاش نوێژی خەوتنان چووە لای کچە و قاپیەکەی لەسەری خۆی داخست، نەیهێشت کەسی تر بچێتە ژوورەوە. چووە بن دەست کچەکە وتی کچم پێم بڵێ تۆ دەردت چییە؟ من بۆ چار ئەەکەم، تۆ شێت نیت، من زۆر شتی وام دیوە. زۆری سەرخستە سەری. لە ئاخرا کچە وەکو کچێکی عاقڵ وتی یا شێخ چارم ئەەکەی؟ وتی ئەمین بە چارت ئەەکەم. وتی ئەوی ڕاستی بێ من شێت نیم. لە ماڵی باوکم کوڕێکی دۆستم هەبوو، دەستمان کرد بە یەکا و ئێستا کچێنیم نەماوە. لە ترسی ئەوە کە ئابڕوم نەچێ و نەمکوژن خۆمم شێت کردووە. شێخ وتی مەترسە بۆ چار ئەەکەم، هەستا هاتە دەرەوە. کە سوکاری کچەی بانگ کرد وتی ئەم کچەی ئێوە جنۆکە دەستی لێوە شاندووە و لەگەڵ یا لێی نابێتەوە، تەنانەت چووەتە ناو سکیەوە. ئێستا من بە دوعا و تەلیسم سازم کردووە کە بێتە دەرەوە و وازی لە کۆڵ بێنێ، بەڵام لە هەر لایەکەوە کە بێتە دەرەوە ئەو چاوەی کوێر دەبێ. ئەگەر لە گوێچکەیەوە دەرچێ گوێی کەڕ ئەبێ، ئەگەر لە شەرمیەوە بێتە دەرەوە کچێنی نامێنێ. بە کورتی لە هەر شوێنێکەوە بێتە دەرەوە ئەو شوێنەی ئەفەوتێ. اینجا ئارەزووی خۆتانە، بۆ ئەوە هاتم پرستان پێ بکەم کوێ ئەڵێن تا لەوێوە بیهێنمە دەرەوە. وتیان وەڵڵا یا شێخ نامانەوێ کچەکە عیبدار ببێ، کەواتە با هەر لە شەرمیەوە بێتە دەرەوە، خۆ هیچ نەبێ کچە بەبێ عیبی وەکو خۆی ئەمێنێتەوە. شێخ چووەوە بۆ لای کچە و لە پاش تۆزێ کچەی هێنایە دەرەوە. کچە لە جاران گەلێ ژیرتر بوو. بەم جۆرە کچەی ڕزگار کرد و کارە ساتەکەشی بە کەس نەوت. لە پاش چەند ساڵ هەروا بەبێ ناو گێڕایەوە.
شێخ محەممەدی شێخ جەلال یێڕایەوە وتی شێخ لەتیف هەبوو لە ئاوایی هۆمەرقەڵا پارچە زەویەکی هەبوو قنگە بۆرانیان پێوت کردبووی بەگەنم زەویەکی تریش لە تەنیش زەویەکەی ئەوەوە بوو پیان ئەوت مەترەقی قازی ئەویش هەر کرابوو بەگەنم جا خەڵکەکە ئەچوون سەیریان ئەکرد ئەیانوت ماشەڵڵا ماشەڵڵا لە قنگە بۆرانی شێخ لەتیف مەترەقی قازی داپۆشیوە شێخ لەتیف لە داخی ئەم بەندوباوە ڕۆژێک گاو گۆتاڵ ئەکاتە زەویەکەی خۆیەوە هەمووی ئەخۆن کابرایەکی خۆشناو بە کاروان چوو بوو بۆ ئەو وڵاتی ئاڵانە سەبیلێکی کڕی بوو بردبوویەوە بۆ لای خۆیان لەوێ لەسەر شاخێک چەند کەسێک لە ئاوایەکەی خۆیان لی کۆ ئەبنەوە و سەیری سەبیلەکە ئەکەن یەکێکیان کوت و پڕ سەبیلەکەی لەدەست ئەکەوێتە خوارەوە و زەردووکاو ئەبێ بەوێدا سەبیل ئەڕوا ئەمانە ئەکەونە پەرۆشەوە کە چۆن ئەم سەبیلە بێننەوە یەکێکی ژیریان ئەبێ لە ناکاو هەڵی ئەداتێ ئەڵێ ما دۆش داماینە نوکە من سەبیلان تەلۆ دێنمۆ ئەڵێن کوو ئەڵێ من دەستی خۆ لە قەفی وی دارە دەگێڕم و خۆ شۆڕ دەکەم یەکێ لانگۆش دەستی خۆ لە قاچی من تون دەکا و خۆی شۆڕ کاتۆ یەکێ تریش لە قاچی وی تا ئەگەینە سەبیلان هەموو ئەڵێن باشە تۆ ئەم فکرت لەکوێ کرد کابرا باوەش بەدارەکەدا دەینێتەوە و یەکێکی تر قاچی ئەو ئەگرێ بە کورتی وەکو خۆی وتوێتی وا ئەکەن و بەو جۆرە خۆیان شۆڕ ئەکەنەوە بە شاخەکەدا کابرا کە 5-6 کەسی پێ هەڵواسراوە دەستی شل ئەبێ و شانی وەخت ئەبێ لە بن دەربێ بانگیان لێ ئەکا ئەڵێ دەسا خۆتون بگرن تف لە دەستا دەکەم هەر کە دەست لە دار بەرەڵا ئەکا هەمویان ئەکەونە خوارەوە و هەپڕون بە هەپڕون ئەبن لە گوندێکی ئەو خۆشناوە ماڵێک لە گوندێکی تر بووکێک دێنن بووکە تا 2-3 ڕۆژ میوان ئەبێ و هیچ ئیش ناکا لە پاش 3 ڕۆژە خەسوەکەی پێ ئەڵێ دەیکچم هەڵسە ئەوە ئاوە و ئەوە سوێنەیە و ئەوەش ئاردە لەو کەنوە لەو دیوی کۆڵەکەکەوە بیان هێنە و هەویرەکە بکە کچە هەڵەستێ و ئەچێتە بەرکەن و ئار دەربێنێ وا ڕێئەکەوێ ئەبێ دەستی بەملا و بەولای کۆڵەکەکەدا بەرێ تا ئاردەکە لە کەنوەکە دەربێنێ کە دەست ئەبا پاشان دەستی بۆ دەرنایەتەوە و هەر لەوێ وشک ئەوەستێ خەسوەکەی کە ئەبینێ وا بوو کە هەر دیار نەبوو بانگ ئەکا حایشێ حایشێ ئەوە چمات و دیارنی حایشێش ئەڵێ دەستانم حاسی بووینە دەستا خەسوەکە ئەچێ تەماشا ئەکا ڕاستە دەستی گیری خواردووە چونکە دەستی بەملا و بەولای کۆڵەکەکەدا بردووە و پڕمستی کردووە لە ئارد ئیتر چار نییە ئەیکا بەهەرا و هەموو ئاوایی کۆ ئەبنەوە کە چاری ئەم بەڵایە گەورەیە بکەن و بووکە ڕزگار بکەن مامۆت کێک ئەڵێ ئەبێ هەردوو دەستی ببڕێنەوە دەست ئەبا بۆ هەڕا مشار ئەیهێنێ هەردوو دەستی بووکە ببڕێتەوە مامۆت کێکی تر ئەڵێ نەبا بەوا نابێ بووکێمان بێدەستان دەبێ با کۆڵەکەکەی ببڕینەوە هەمویان ئەڵێن ئەی ماڵت کاول بێ لۆ زەکاوەتت چما ئەم فێڵەت زانی هەر یەکە دەست ئەدەنە تەورێک و کۆڵەکە ببڕنەوە کابرایەکی کۆیش لەوێ بوو سیر ئەکا کۆڵەکەکە ببڕنەوە خانوەکە ئەڕوخێ و ئەویش سەری تیاچێ هەر خێرا پەلاماری سەری بووکە ئەدا دەرزی بەسەرەوە ئەبێ دەرزیەکی لێ ئەکاتەوە ئەی چزێنێ بەدەستی بووکەدا بووکە کە چزەی دەرزی هەست ئەکا هەردوو دەستی خۆی بەرەڵا ئەکا اینجا خەڵکە کە دەوری کابرایان ئەدا ئەیانوت ئەتوو فریشتەی بووکانت لە کەندوان کردووەتەوە حاجی برایماغای عەمبار لەگەڵ حەمەڕەحیمی پیاوی ئەچن بۆ سابڵاغ لە ڕێگەدا تووشی ماسیەکی زل ئەبن حاجی دڵی لێ ئەچێ ئەڵێ حەمەڕەحیم بیکڕە بۆ ئەم نیوەڕۆیە بۆم بکە بە کەباب حەمەڕەحیم ماسی ئەکرێت و ئەیباتەوە حاجی نوێژی نیوەڕۆ ئەکاو ئەڵێ حەمەڕەحیم خەوم دێ تۆزێ ئەنوم کە هەستام ئەو وەختە نان ئەخۆم ئەو ئەنوێ و حەمەڕەحیم ماسی دروست ئەکا ئەچێتە دەرەوە نازانم چی بێنێ تا دێتەوە پشی لە ماسیەکە ئەفرێنێ تەنها کلکەکەی ئەمێنێتەوە حەمەڕەحیم لەمە زۆر پەست ئەبێ و ماسی تریش نییە بیکڕێ ناچار دێنێ کلکە ماسی ئەبا ئەی هەنوێ بە دەست و پلی حاجیاغادا و پاش ئەوە جوان و پخت خۆی قاوڵتی پێ ئەکا حاجیاغا لە خەو هەڵ ئەستێ و ئەڵێ حەمەڕەحیم ماسیەکەم بۆ بێنە ئەڵێ قوربان ماسی چی
تۆ لە پێش ئەوەدا بنووی بۆم کردی بە کەباب و خواردت ئەڵێ کوڕە قوڕم ساغ لەکوێ خواردم ئەڵێ قوربان بۆچی جنێوە دەی تۆ جارێ بۆنی دەستی خۆت بکە بزانە ئێستاش بۆنی ماسیەکەی لێ دێیاننا ئەمە چییە هەل لە خۆتەوە هەموو جار پیاو ئەشکێنی حاجی بۆنی دەستی خۆیەکە سەیرەکە بۆنی ماسی لێ دێ ئەڵێ دەسا بە گۆڕی بابم ڕاستەکەی خواردومە دیارە ماسی کەران باوگا و هیچ بەرگە ناگرێ و بڕی سەعاتێک ناکە کوێڕا بەم سەعاتە خەوە برسیم بووەوە دەسا بەسەری تۆ زۆرم برسیە شتێکی ترم بۆ بێنە با بیخۆم حەمە ڕەحیم نانی تری بۆ دێنێ و ئەڵێ قوربان تۆ هەموو جار بەبێ ئەوە لە شت ورد بیتەوە هەروە لە خۆتەوە وات و ڕابی سرم ئەبەی بە ڕیشی بابمە ئەویش ئەڵێ قەی ناکە گەوجەکە قەی ناکە کابرایەک هەبوو لە دێ تورجان مامقەرەنی ناو بوو کابرایەکی پیری شڕی هەژار بوو سەر و سەکوتی ئەوەندە سەیر بوو هەرکە چاوی پێ ئەکەوت دەستی ئەکرد بە پێکەنین کردەوە و هەڵسان و دانیشتنی وەکو شێت وابوو شێتیش نەبوو گۆڕستانێک لە نزیکی تورجانە زۆرتر مردووی ئەو ناوە دێننە ئەوێ ڕۆژێک لەو دەورە مردوویەک ئەمرێ و ئەیهێننەوە ئەوێ پیاوەکانی تورجانیش کۆ ئەبنەوە ئەچن بۆ گۆڕستانەکە بۆ ئەوەی لە ناشتنی مردووەکەدا لەوێ بن مامقەرەنیش ماکەرە قۆڕێکی لاتی هەبوو سواری بوو کەوتە شوێنیان خەڵکەکە پێیان وت مامقەرەنی پیاوەتیت بێ مەیە خەڵکو و خوای بێگانە زۆر لەوەیە ئێمە بۆ شیوەن ئەچین بۆ شایی ناچین شوورەیە نەوەک یەکێ بتبینێ بۆ ئێمە باش نییە کە هاتینەوە دەڕ بە گەنمت ئەدەینێ مامقەرەنی وتی باشە و گەڕایەوە پیاوەکان چوون و گەیشتنە سەر گۆڕستانەکە و خەڵکێکی تری زۆریش لەوێ بوون مامقەرەنی کەوتەوە بیری کە بە کام ڕبەگەنمەکەی ئەدەنێ دوو ڕبە لە ئاوایەکەیانە هەیە ڕبەیەکی گەورە و ڕبەیەکی بچووک هەستا چوو هەردوو ڕبەکەی هێنا هەریەکە تاڵەبەنێکی تێخستن و بەستی بە کورتانی کەرەلۆتیەوە و خۆی سواری کەرە بوو بەڕێکەوت بەنەکان درێژ بوون ڕبەکان ئەخشان لە زەویەکە و گەلێکیشیان هەرزیاد بوو بەم تەق و هۆڕ و دیمەنەوە چوو بۆ گۆڕستان مامقەرەنی لە پێشا خۆی بوو ئەتود مەیمونە ئێستا ئەم دوو ڕبەشیە وەکو دووکی سەڵ بە شوێن خۆیەوە بە تەق و هۆڕ زیاد کرد ئەوەندەی تر دیمەنی پێدا بوو کە چووە سەر گۆڕستان هەموو عالەمەکە دەستیان کرد بە پێکەنین وتی ئەوە بۆچی پێکەنن من هاتووم بزانم بە کام لەم ڕبانە گەنمەکە مەدەنیە بە گەورەکەیان یان بچکۆڵەکەیان با بۆم ساغ بێتەوە وتیان مامقەرەنی ئێمە وتمان با کەتن ڕوو نەدا کەچی ئێستا تۆ خراپترت کرد بەخوا تازە دەنگت نادەینێ لە دەیەکی ئەو سەرشیوە ڕێویەک فێربوو بوو ئەچوو جوجک و مریشکەکانیانی ئەخوارد و خەڵکەکەش بە هیچ جۆر چاریان نەئەکرد و بەر پلاریان نەئەکەوت لە پاش ئەوە کە زیانێکی زۆری کرد ڕۆژێک بەرپەل کەوت و گرتیان هەموو ئەهلی ئاوایی لێی بەداغ بوون تەنانەت فەقیەکانیش مریشکێکیان هەبوو ئەویشی خواردبوو هەموو لێی کۆبوونەوە و هەریەکە وتی بە جۆرێ بیکوژین یەکێ وتی بە زیندوی هەر چوارپەلی ببڕین یەکێکی تر وتی ناوەڵڵا بە زیندوی پارچە پارچە گۆشتی لێ بکەینەوە و لە بەرچاوی خۆیەوە بیدەین بە سەگ یەکێ لە فەقیەکان وتی من چاری ئەمە ئەکەم ئێستا کلک و گوێ ئەەکەم و هەردوو چاوی هەڵ ئەکۆڵم با بۆ خۆی بەو سزایە بتۆپێ کابرایەک کچێکی دراوسیان هەبوو ئەیویست بیهێنێ هاوڕێیەکی هەبوو ناردی بۆ خوازبێنی بۆی کابرا چوو هاتەوە لوت و پوتی دابوو بەیەکا وتی ئیشەکە ڕێ نەکەو نەیان ئەدا بەشوو وتی چۆن نەیان ئەدا خۆ ئێمە زووتر وردە قسەیەکمان کردبوو وتی بەخوا و بەسەری تۆ نەیان ئەدا من گەلێکم تەقەلادا لە پاشا تا بۆ خۆمم ساز کرد قیر سپی بوو کابرایەک لە وڵاتی سوورسوور لە قەراغ ئاواییەک تووشی گاوانێک بوو گالەکەی بەرەڵا کردبوو خۆیشی دانیشت بوو ئەمیش چوو لە لایەوە دانیشت و هەروە دەستیان کرد بە قسەکردن پێی وت ماشەڵڵا گاگەلەکەت زۆرە ئەبێ نانی چاکت بێ وتی بەخوا کاکە ئەرکی زۆرم لەسەرە لەم دێە لە لایەکەوە گزیریانم مەلایانم گاوانیانم لەگەڵ ئەمانەشا دەستی برد زۆرنایەکی دەرهێنا و دەستی کرد بە زۆرنالێدان گیانێکم بەم فیقەیە
ئەگەر ئەمە نەبێ لە برسانە ئەمرم. بابەکری سەلیماغا قاقەزێکی نهێنی نووسی بوو بۆ مەندووبی سامی لە بەغدا. قاقەزەکەی دابوو بە 2 خزمەتکار کە بیبەن بۆ بەغدا و بیدەنی، بەڵام نابێ بکەنە کارێک کە کەس پێیان بزانێ و نابێ بە هیچ جۆر دەست و پەیوەندی حکوومەتی عێراق پێی بزانێ. کابراکان زۆر بەنهێنی و بێدەنگ سەر لە بەیانێک ئەگەنە بەغدا و ئەچن لە چایخانەکەی ژێر ئوتێل وجنەت الشارع دائەنیشن بۆ ئەوە نانێ چای یەشتێ بخۆن و هەنا و بانیش گەرم ببێ ئەو وەختە بچن قاقەزەکە بگەێنن. لە بەغدا کفتە و کوبیە فرۆشی دەستگێر هەیە، لە وەختی نان خواردنە بە چایخانە و ئوتێلەکاندا دەسوڕێنەوە، ئیتر بانگ ناکا کفتە یا کوبیە. چووە هەر شوێنێک بە دەنگی بەرز ئەڵێ کەریم یا کەریم، مردمەکە تێئەگەێنی. لەو کاتەدا ئەوان لە چایخانەکە دانیشتون، کابرای کوبیە فرۆش ئەچێتە ژوورەوە لەسەر ڕەوشتی خۆی چاوێک بە مردمەکەدا ئەگێڕێ و بانگ ئەکا کەریم یا کەریم، کە ئەم بانگە ئەکات تۆ مەزیەکێ لەو 2 کابرایە ناوی کەریم ئەبێ. هەر سەر ئەنێتە بناگوێ هاوڕێکەیەوە ئەڵێ برا هەڵسە با بڕۆین، ئەڵیان بەغا جاسووسی زۆرە ڕاستەکەن، ئێمە هێشتا نەچوینەتە دەرەوە، ئەوە کابرا ناسینی و بانگی منی کرد، بە قورئان حکوومەت پێمان بزانێ پەلپەلمانەکە. لووس و باریک هەڵ ئەستن و هەر لەوێوە ئەگەڕێنەوە و دێنەوە کارەساتەکە بۆ بابەکر ئاغا ئەژێڕنەوە. شێخ مەحموودی شێخ سەعید 150 سوارێکی لەگەڵ ئەبێ و لەو دۆڵی گەڵاڵەدا ئەبێ بە میوانی فەرحان ئاغای چوچانی. فەرحان ئاغا 18 سەرمەر سەر ئەبڕێ، دیارە ڕۆن و برنج و تفاقی ئەم میوانداریە تۆ بیڵێ کەچی تێچووە. لەژێر دەواری 18 هەستونیدا شێخ و پیاوەکانی دائەنیشن. فەرحان ئاغاش قسە و ڕووخۆشیەکەی لە میوانداریەکەی گەلێ خۆشتر بووە. شێخ مەحموو ئەم نان و خوان و پیاوەتیەی زۆر بەدڵ ئەبێ. لەگەڵ فەرحان ئاغا دەسەکەن بە قسەکردن، ڕوو ئەکاتە فەرحان ئاغا ئەڵێ کە چوومەوە 2 گەماڵی زۆر نایابم هەیە بۆت ئەنێرم، بۆ پاسی مەڕووماڵاتی تۆ زۆر بەکەڵکن. فەرحان ئاغاش ئەڵێ یا شێخ تۆ خۆشوی گەماڵم نەگەرەکە. شێخیش ئەڵێ فەرحان ئاغا من 7 و 8م پێ ناکرێ. فەرحان ئاغا ئینجا ئەڵێ یا شێخ من وە باوکیشمەوە ڕایمەم ناکەوێ قسەی وا بکەم، من ئێژم چی و تۆ ێژی چی، هەی بێم وە دەورتە. کاکە ڕەشید سدقی بۆی گەڕامەوە وتی مەحموود پاشای جاف تووڕەبوو بوو لە خەلیفە محەممەدی دووەم، وتبووی ئەو دەوید باوکە لە هەر لایەک بێ بیگرن و سنگی کەن. خەلیفە محەممەد هەڵدێ و ئەداتە کەش، خۆی بۆ ناگیرێتەوە لەم هەوار بۆ ئەو هەوار، لەم دێ بۆ ئەو دێ، هەر لایەک ئەچێ موڵکی مەحموود پاشا ئەبێ و خۆی بۆ حەشار نادرێ. لە ئاخرا وەڕس ئەبێ بە دزیەوە ئەچێتەوە، 2 بار کەشک و 2 بار دوێنە و 2 تانجی نایاب و چەند مریشکێک ئەخاتە ناو باری بارەکانەوە و ئەچێ پەنا ئەبا بۆ حەسەن بەگی قادر بەگ کە تکای بۆ بکە لای پاشا و پاشا لێی خۆش بێ. کە ئەچێ و حەسەن بەگ چاوی پێ ئەکەوێ ئەڵێ ها خەلیفە محەممەد تا نەت نایە تەبەق نەتوت سەدەق، جا ئێستا هاتگی و پەنات هاوردگە. خەلیفە ئەخاتە شوێن خۆی و بەشتومەکەکانەوە ئەیبا بۆ لای پاشا. کە ئەچن شێخی حیسامەدین لەگەڵ پاشادا لە دیوەخان دانیشتون و قساکەن. بارەکان لەو لاوە خراون و تانجیەکانیش لەم لاوە لەبەر هەستونی دەوارەکەدا کەوتون. ئەوە شێخی حیسامەدینیش لەگەڵ پاشادا لە گەرمی قسەدایە. لەو وەختەدا لەم لاوە تانجیەکان دەست ئەکەن بە مڕەمڕ. خەلیفە لە مڕەی ئەمانەت و ڕەئەبێ و لا ئەکاتەوە بەلای تانجیەکانەوە و ئەڵێ بۆرەی نان وڕێنە، جارێ نوارەی شێخە، نوارەی ئێوە نییە، لە مڕەمڕ کەون. پاشا و شێخ حیسامەدین کە گوێیان لەم قسەیە ئەبێ دەست ئەکەن بە پێکەنین، اینجا شێخیش تکای لێ خۆشببوونی لە پاشا بۆ ئەکا و پاشا لێی خۆش ئەبێ. کابرایەک پارەی لای کابرایەکی تر بوو نەی ئەدایەوە و ئەیود لام نییە. ئەویش وتی باوکم بچین بۆ لای مەلا بۆ شەرع، سوێندم بۆ بخۆ کە لاد نییە ئەو وەختە وازت لێ دێنم. چون بۆ لای مەلا و کابرای داواکار بە مەلای وت کە سوێندی ئەم کابرایان بۆ بدە. مەلاش قورئانی هێنایە پێشەوە و هات بە چۆکە لە خزمەتی قورئانە و پێی وت سوێندی بۆ بخۆ.
کابرا دەستی هەڵبڕی و دای بە قورئانە وتی بە حەقی ئەم قورئانە هیچی ئەم پیاوەم لا نییە. لە پاشان مەلا قورئانی هەڵگرتەوە بە کابرای وت باوکم بێنە کەفارەی سوێن و قەسەمنامەکە بدە. کابرا وتی تو خوا مامۆستا بێ زەحمەت ئەگەر قورئانەکە نەهێنیتەوە. مەلا قورئانی هێنایەوە. ئینجا کابرا بە هەردوو دەست ماڵی بە قورئانەکەدا وتی بە حەقی ئەم قورئانە هیچی قەسەمنامەت لام نییە. کابرایەکی پیری کورد بەو کەلی دەربەندیخانەدا بە پیان سەر ئەکەوت و زۆر ماندوو پەرێشان بوو. نەی ئەتوانی بڕوە. دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان، دەستی کرد بە پاڕانەوە وتی هۆ خوا پیرم و بێهێز بە گەورەی خۆت لە خەزیێنەی غەیبەوە گوێ درێژێ ماینێ شتێکم بۆ بنێرە با سواری بم و لەو هەورازەوە سرم خا. ئەم لە نزا و پاڕانەوەدا بوو کتوپڕ لە دوایەوە خڕەیەک هات کە لای کردەوە وا کابرایە کە سواری ماینێک بووە و جوانوویەکی بە شوێنەوەیە. وتی بەخوا باش بوو نزاکەم گیرا بوو، خوا ئەو جوانوەی بۆ ناردم ئێستا سواری ئەبم و ڕزگارم ئەبێ لەم سەرە و ژوورەیە. هەندێک چاوەڕێی کرد، سوارەکە گەیشتە جێ. سوارە لە کابرای خوڕی کوورە کابرا تۆ چیت؟ وتی بە قوربانت بم پیاوێکی پیری ڕێبوارم و ئەوە تووشم بوو بە تووشی ئەم هەورازەوە هەرچەنەکەم ناتوانم پێیا سەرکەوم. کابرا وتی کاورا وا دیارە تۆیش سەرە و ژوور ئەڕۆی، ئەم ماینەم ئێستا لەم بنارەدا زاو ئەو جوانوەی بووە. جوانوەکە کۆرپەیە و ناتوانێت سەرکەوێ بۆم بگرە بە کۆڵەوە تا لە هەورازەکە سەرەکەوین. کابرا وتی کوڕە پیاوی چاک بە من خۆم ناتوانم بڕۆم، ئێستا چۆن نەتوانم جوان و هەڵبگرم. کابرای سوار دەستی دایەت فەنگ و گوتی وە کەلام دەوید باوک هەڵی ئەگری باشە، ئەگیناوە تەنها فیشەکێ ساردت ئەکەمەوە. کابرا لە تاو گیانی خۆی نیشت بە جوانووەوە و جوانووی هەڵگرت. نەی ئەتوانی بڕوا و نەشی ئەوێریە نەڕوا لەبەر خۆیەوە ئەیوت ئەرێ خواوە قوربانت بم، تۆ کە لە دوعاتێ ناگەی بۆ چ گیرای ئەەکەی؟ من وتم وڵاغم بۆ بنێرە سواری بم یا وتم سوارم بێ. کابرایەک هەبوو مامنادری ناوبوو، زەردەواڵە پێی فێر بوو زوو پێوەی ئەدا. هەر وەختیش پێوەی دابوایە تا خۆی پیس نەکردایە ڕزگاری نەبوو. ڕۆژێک زەردەواڵەیەک پێوەی دا هیچ دەوا و دەرمان و شەخصێک نەما بە دوایدا نەگەڕێن. مامنادر ئێستا و ئەو ساش خۆی پیس نەکرد و ئاخری کوشتی. خزم و خوا و دەر و دراوسێ و عەشیرەت کۆبوونەوە و ناشتیان و پاشان چوون سەرخۆشیان لە ماڵ و مناڵەکەی کرد و وتیان خوا ئیمانی باتێ، ئێمە هەموو هەر ئەبێ بمرین. کوڕێکی هەبوو وتی تو خوا خزمی نەواز بێنن، ئیمانی چی؟ ئەوە خوا تۆزیە گووی نەدایە، ئێستا ئیمانی لەکوێ ئەداتێ؟ کەیخەسرە و بەگی مەحموود پاشا تووڕە ئەبێ لە پیاوێکی پشت ماڵە و گاڵ ئەدا دەستێکی ببڕن. کابرا پەنا ئەباتە بەر حەسەن بەگی قادر بەگ کە تکای بۆ بکاو کەیخەسرە و بەگ لێی خۆش ببێ. حەسەن بەگ ئەچێ و ڕوو ئەکاتە کەیخەسرە و بەگ ئەڵێ کەیخەسرە و بەگ ئەو کابرای پشت ماڵە کەوتوتە دەستێکی ببڕن، تکات لێ ئەەکەم دەستەکەی مەبڕە هەر لەلەی بکە. مەحموود پاشا هەنێ پارەی لای ئەوڵابەگی شەرەف بەیانی بوو. پاشا بۆ کوێستان ئەچوو پیاوێکی ناردە لای ئەوڵابەگ بۆ پارەکە. ئەوڵابەگیش بە پیاوەکەی وت ئەرزی پاشا بکە، ئێستا پارەم لە دەستان نییە. بەخێر کە لە کوێستان گەڕایەوە و هاتەوە بنەیکانی چەقەڵ ئەو وەختە خۆم پارەکە دێنمەوە بۆ خزمەتی. کابرا چووەوە قسەکەی بۆ پاشا گێڕایەوە. پاشا تۆزێ تووڕە بوو ڕووی کردە حەمەسەعی بەگ فەرمووی تۆ بچووە پارەکە بێنەوە، منیش لەم وەختەدا پارەم پێویستە. حەمەسەعی بەگیش لەبەر ئەوە کە لە خاڵوانەوە خزمەتی لەگەڵ ئەوڵابەگا هەبوو ئەویست ئیشێکی وا بکا کە پاشا ئەم جارە واز بێنێ تا لە کوێستان ئەگەڕێتەوە. هەروە خەریک بوو قسەی بۆ پاشا ئەکرد. حەسەن بەگی قادر بەگیش لە دیوەخان بوو کە گوێی لە قسەکانی حەمەسەعی بەگ بوو، ڕووی تێکرد و وتی حەمەسەعی تۆ چی داوە لەم زرمەزلیە؟ گووە ڕیژ باوکی تەرەفەینیان. پاشا سەیرێکی دانیشتووەکانی کرد و زەردەخەنەیە گرتی و ئیتر هیچ دەنگی نەکرد.
والی هاتبووە سولەیمانی لەبەر ئیشێکی زلی عەشایری ناردبووی بە شوێن مەحموود پاشای جابدا کە بچێ بۆ سولەیمانی. پاشا حەمعەلی بەگ و حەسەن بەگ و چەند سوارێک لەگەڵ خۆی ئەبا و ئەچێ بۆ سولەیمانی و ئەچێتە لای والی. خۆی و حەمعەلی بەگ و یەکێکی تر ئەچنە دیوەخانی والی و پیاوەکانیش لە دەرەوە ئەبن. لە حەوشەکەدا لەناو چیمەن و سەرحەوزەکەدا کورسی و سەندەڵی دانرابوو، والی لەوێ دانیشتبوو. مەحموود پاشا لە تەنیشت والیەوە لەو بەرحەوزەکە دائەنیشێ، حەمە بەگ و پیاوەکەی تریش لەم بەرەوە دائەنیشن. حەوزەکە زۆر پان نابێ، پیاوەکە کە گوێی لە قسەکانی والی و مەحموود پاشا ئەبێ کە قسە ئەکەن لەبارەی کاروباری عەشیرەت و حکوومەتەوە. بەڵام لەبەر ئەوە بە تورکی قسەیان ئەکرد و ئەمیش تورکی نەئەزانی، ڕووی کردە حەمە بەگ وتی ئەوە والی و پاشا ێژن چی؟ حەمعەلی بەگیش قومارباز و زیرەک بوو، تورکیشی باش ئەزانی وتی وەڵڵا میرم بێژم چی؟ والی ئێژێ ئاخۆ کێ هەیە بتوانێ باز بدا بەسەر ئەم حەوزەدا؟ پاشاش ئەفەرمێ جا ئەم حەوزەش چییە؟ من پیاوی وام لەگەڵایە هەر لە جافا دوو ئەوەندەی ئەم حەوزەش باز ئەدا. بەخوا کاکە بەگم بەگ ئەبێ کە ئەمە ئەبینێ ڕاز ئەبێتەوە بەبێ هێڵ و گفت، تف لە شەیتان و دوور لە ڕەحمان چاکی ئەکا بەلادا و باز ئەدا بەسەر حەوزەکەدا و قوت لە بەردەمی والیدا ئەوەستێ و ئەڵێ ئەوە تۆ یەژی چی؟ ساوە قەورەکەی حەمە پاشا ئەگەر لەبەر پاشا نەوایە باز مەگەیاندا ئەو دیوی ئێوەشەوە، ئیتر تۆ چۆن یەژی کوڕی وانیە باز بداوە سەر ئەم حەوزەدا؟ مەحموود پاشا و والی لەم کردەوەیە ئەکەونە عالەمێکی ترەوە، پاشاش ئیتر هیچی پێ ناوترێ. نازانم هەر ئەو جارە ئەبێ یا جارێکی کە هەمان کۆڕدا ئەنیشنەوە و والی و مەحموود پاشا قسەی عەشیرەت ئەکەن. هەمان پیاویش هی لێیان تێناگا، جووتێ کەوشی سووریشی لە پیا ئەبێ، لە حەمعەلی بەگ ئەپرسێ ئەوە والی و پاشا ێژن چی؟ ئەویش ئەڵێ والی بە پاشا ئەڵێ ئاخۆ ئەو پیاوە ئەو کەوشە سوورانەی بە چەند کڕیوە؟ پاشاش ئەڵێ نازانم. اینجا پیاوە کە هەر لەم بەری حەوزەکەوە لەسەر سەندەڵیەکە دانیشتووە، هەردوو قاچی بەرز ئەکاتەوە ڕوو ئەکاتە پاشا و والی ئەڵێ وە چوار قەرانم سندگە، وە چوار قەران. فەقێ مەحمووی پیاوی حەسەن بەگی قادر بەگ گێڕایەوە وتی حەسەن بەگ لە بێ سەڵمێن خستبووی، منی ناردبوو بۆ سەر عەشیرەت و ئاوایەکان کە مڵکانە و دەرامەتەکەی بۆ کۆبکەمەوە. وتی چووم 4000 قەرانم کۆ کردەوە و گەڕامەوە. لە ڕێگەدا تەماع سوارم بوو، هەرچەند جڕەجڕەم کرد کەڵکی نەبوو. وتی ناچار هێنام 900 قەرانم لە پارەکە هەڵگرت و لە بنەتەرویەکدا شاردمەوە ئەوی ترم بۆ بردەوە. وتی زووتر لیستەکەم بۆ ناردبووەوە کە کوێخان نادر 200 قەرانی داوە، معرف 50 قەرانی داوە، بەم جۆرە لیستەی 4000 قەرانەکەم بۆ ناردبوو. ئەوەی لابوو. وتی هاتم لە ڕێگەدا لیستەیەکی ترم دروست کرد کە کوێخان نادر مەسەلەن 150 قەران، معرف 40 قەران، بەم جۆرە 3100 قەرانم پڕ کردەوە و لە ئاخری حسابەکەشەوە نووسیم 3100 قەران. کە چوومە و دانیشتم وتی فەقێ مەحمووە خێر بێیتەوە پارەکەت هاورد؟ وتم بەڵێ قوربان. وتی سەیرم کرد لیستەی 4000 قەرانەکە کە بۆم ناردبوو، دەستی برد دەری هێنا و سەیری کرد وتی کوێخان نادر 200 قەران، بێنە 200 قەران. وتی سەیرم کرد بەم جۆرە ئەو یەکەیەکە بیخوێنێتەوە و پارەکەم لێوەربگرێ پارە دیارە کورتە هێنێ. وتی هەروە سەیرێکم کرد وتم ئەرێ میرم ئەوە تۆ یەژی چی؟ کەی حسا وا ئەوێ؟ وتی هەر دەستم برد لیستەکەم لە دەستی هەڵپڕووکان و دڕیم بەسەر یەکە و پارچە پارچەم کرد و دەستم برد لیستەکەی خۆمم دەرهێنا و دامە دەستی وتم میرم ئەمەیە حساب، ئاتۆ داوا بکە و تا من پێتی بدەم. وتی لیستەکەی گرت بە دەستەوە و دەستی کرد بە خوێندنەوەی. وتی کوێخان نادر 150 قەران، بێنە 150 قەران. وتم ها فەرموو. وتی معرف 40 قەران، بێنە 40. وتم فەرموو. وتی بەم جۆرە حسابمان پڕ کردەوە و لە ئاخریشا پێم وت میرم ئەوەسە لە ئاخریشا جەمعەکەی نووسیاگە 3100 قەران. بزانە پارەکەش 3100 قەرانە؟ وتی پارەی بژارد 3100 قەران بوو. وتی باخوا فەقێ مەحموود حساو ئەمەسە تۆ ئەیکەی،
حساوەکە تەواوە و پارەکەش تەواوە. وتی ئێستا و ئەو ساژ نەیوت خۆ حسابەکەی پێشووانە بوو و یا ئەو لیستت بۆ چی دڕی؟ وتی منیش بۆ خۆی شانم پیا کرد 900 قەرانەکەم خوارد. کابرایەک لەو سەرا ئەچێ بۆ بەغدا و کەڵەشێرێکی پێ ئەبێ، ئەگاتە سەر شەمەندەفەر، ئەو سەردەمە لە شەمەندەفەر پارەی کەڵەشێر وەرئەگیرا. کابرا بەم کەین و بەینەی نەئەزانی هیچ شوێنێکی نەدۆزیەوە کەڵەشێرەکەی تێخا و بیشارێتەوە دەرپێکەی نەبێ. کەڵەشێری خستە دەرپێکەیەوە و لە شەمەندەفەرا لێی دانیشت. لەو کاتەدا ژنێک سەبەتەیە هەنجیری بەسەر سەرەوە بوو های هەنجیری ئەکرد. کابرا ژنەکەی بانگ کرد بۆ هەنجیرکڕین. ژنە لە سەبەتەکە هەنجیری بۆ ئەکێشا. کابرا کونێک لە دەرپێکەیە بوو. کەڵەشێرەکە لە کونی دەرپێکەوە سەری دەرئێهێنا و هەنجیرێکی لە سەبەتەکە هەڵ ئەگرت و ئەی خوارد. ژنە ئاگای لەمە نەبوو تا ئەم هەنجیرەکەی کێشا سەیری کرد لە لایەکی تری سەبەتەکەوە کە لێن کەوتۆتە هەنجیرەکەوە. کە چاک سەیری کرد تەماشای کرد وا شتێک خێراخێرا سەر دەردێنێ و هەنجیرێک ئەباتە ژوورەوە. کە چاک ورد بووەوە ئەمە کەڵەشێرە. لەمە زۆر واقی ورمە. وتی ئەیە ڕۆ هیچ نەبێت تا ئێستا 1000 کێرم دیوە، کێری هەنجیر خۆرم قەت نەدیوە. ساڵێک شتێک هەبوو پێیان ئەوت حزبی دەستوری. ئەم حیزبە بڕەبڕی بوو. هەندێک لە وڵاتی بەغداوە بە کش و فش چوو بوون بۆ ئەو وڵاتی کوردەواریە بۆ حیزبگرتن. ئەمە لەسەر قافیەی دەروێشگرتن. ئەمانە گەیشتبوونە ئەو وڵاتی هەڵەبجەیە. لەوێ سوارگەلێکی زۆر بەملاو بەولای ڕێگاکەدا هەموو تفەنگ لە شان وەستا بوون بۆ پێشوازیکردنی حیزبگیرەکان کە ئەمان بە ناویانە تێپەڕین. ئەوان لە چەپڵەیاندا بۆیان ئای لە چەپڵەیاندا. خانەبەگ هەبوو بە هاوماڵی مەلا حەسەنی ناوگردان چوو بوون لە کۆڕابوون. ئەحمەدی یەزدان بەخشیش هەر لەوێدا بوو. خانەبەگ سیر ئەکا ئەحمەد چەپڵە لێ نادا. کە شای دوای دێ و سوار بڵاوی لێ ئەکا خانەبەگ ئەچێتە بن دەست ئەحمەدەوە ئەڵێ ئەحمەد ئەوە بۆ پیاوی وا گەورەتیەت تۆ چەپڵەی بۆ ناژەنی ئەبێ شکاتت لێ بکەم. ئەحمەدیش ئەڵێ کوڕە خانەبەگ کوچت لێ نەوارێ شکاتی چیم لێەکەی تفەنگوە دەستمەوە و فریان نەکەوتم بۆ چەپڵە کوتان. ئەم هەویرە چییە ئەی شێلی؟ پیاوی خاز بە واز بێنە. خانەبەگیش هەر ئەیوت وە کەلام ناوێ ئەوێ هەر شکاتت لێ بکەم پیاگی وا گەورەتیە تۆ چەپڵەی بۆ ناژەنی. ئەحمەد هەر خێرا تفەنگەکەی ئەکاتە ملی و لەو دەشتەدا هەر ئەڕواو دەست ئەکا بە چەپڵە لێدان و ئەڵێ خانەبەگ ها ئەوە ئەوەندە چەپڵە بینێرە ڕیش باوکی پیاگەکە تا لە لوتی تێتوە هێشتا دووزەلەکەیشی ماگە ئیتر شکاتی چیم لێەکەی بەردت لێ نەوارێ. دەستەژنێکی بڵباس ئەو ساڵە ئەچوون بۆ کوێستان. دانیشتبوون گلەیی و بناشتیان ئەکرد لە بینی خۆیانە. یەک دوویەکیان لەگەڵ ئەوەش کە چەند ساڵ بوو خاوەن مێرد بوون مناڵیان نەبوو. بەمە زۆر دڵتەنگ بوون و بۆ ئەوانی تریان ئەگێڕایەوە کە ناشکری نەبێ ماڵێ مناڵی تیانە بێ گەرمیان و کوێستانەکەشی بۆ ناکرێ. یەک دوویەکیشیان هەر مێردیان نەکرد بوو. دیارە ئەوانیش هەم لە گەرمیان و کوێستانکردن بێبەش بوون. لەم ڕووەوە هەمویان پەژارە دایگرتە بوون. یەکێکیان لە جێوە هەڵی دایەوە و وتی وەڵڵه دایکم ئەوە قسەیە ئەنگۆ دەیکەن چ بە مێردان نییە بە خوڵایدانە. فاتیلەی حەمەدی وەتمانی چە مێردانیشی نەکردیە ڕەوەیەکی لە دووە گەرمێن و کوێستانی خۆیشی دەکاتن. حەمە ئاغای کۆیە ڕایسپاردە بوو بۆ پاسەوانێکی لێهاتوو بە تایبەتی بۆ کۆشک و گەلەخانەکەی خۆی. مام تەیمورێک هەبوو چوو وتی قوربان من ئیشم نییە و هاتوومەتە خزمەتت بۆ ئەوە پاسەوانیەکەم بدەیتێ. ئاغا وتی ڕۆڵە من پاسەوانێکی 4 پەل قەوی تێک سمێڕاوم ئەوێ ئازاو نەترس بێ شەڕەکوتەکی پێخۆش بێ تووشی هەرکە ببێ بیترسێنێ شەڕکردن و ئاو خواردنەوەی بەلاوە وەک یەک وابێ کە لەگەڵ شیڕانی بەسەر یەکێکە هەموو گەڕک بە ئاگا بێن و کابرای تر زراوی بچێ ئەوەندەش مۆن بێ پیاو کە ئەوی دی بزانێ شەیتانی چاو پێکەوتووە. ئەگەر ئەمانە لە تۆ هەیە وەرە و چیشت ئەوێ ئەدەمێ. مام تەیمور وتی قوربان ئەمانەی جەنابەت ئەفەرمووی مەگەر هەر ژنەکەی من وابێ ئەوە ئەچم بۆت ئەنیارم. پاشان لێیدا ڕۆیشت.
کوڕێک هەبوو دایکێکی زۆر پیری هەبوو واتە لە 80 تێپەڕی کردبوو. ڕۆژێک کوڕەکە وتی دایە شەرعی خوا و پێغەمبەر فتوای داوە مێردکردن و نەبێ شتێکی تێدا هەبێ. ئەڵێ چی مێردێکت لە تەمەنی خۆتا بۆ بدۆزمەوە و مێردی پێ بکەی و ئەو 4 ڕۆژە عومرت کەماوە لەگەڵی ڕابوێری. دایکەکە زۆری پێخۆش بوو وتی ڕۆڵە مادەم ڕووم لێ ئەنیەی بێدڵیت ناکەم ئارەزووی خۆتە. کوڕە بەینێکی زۆری پێچ و هیچ دەنگی نەبوو. دایکەکەی وتی ئەرێ ڕۆڵە تۆ وەختی خۆی قسەیەکی وات کرد کە چی ئێستا هیچ دەنگت نییە قەزات بکەوێ لە دایکت. کوڕە وتی وەڵڵا دایە هەرچەندە ئەگەڕێم پیاوێکی وا کە لە سێرەی تۆدا بێ دەست ناکەوێ. دایکەکە وتی جا ڕۆڵا قەیدی چییە؟ مادەم پیاوێکی وا دەست ناکەوێ 2 پیاوی 40 ساڵم بۆ بێنە ئەوە بە هەردووکیان ئەکەنە 80 ساڵ ئەمەش هەر بۆ ئەوە کە قسەکەی تۆ نەشکێ. دەستەیەکی ئەو سەردەمە ڕۆژێک ئەچنە دەرەوە بۆ ڕاوە جوڕا بە پەلەپیتکە کوت و پڕ تفەنگێکی ساچمەزەن ئەدۆزنەوە لێیان ئەبێ بەهەرە نازانن چییە ئەیهێننەوە بۆ ئاوای و عەشیرەت و پیاماقوڵی لێ کۆ ئەبێتەوە و ئەکەونە ڕاوێشکردن و هەڵهێنانی ئەم بەڵا گەورەیە کە خوا بەسەریا داون و نازانن چییە. یەکێ ئەڵێ ئەمە حوشتری عەرەبستانە و لە کاروان بەجێ ماوە، یەکێ ئەڵێ ئەمە بای غەزەوە و باڵی شکاوە، بە کورتی یەکێکی تر ئەیکا بە قاز و یەکێکی تریش بە باس. لالە تۆماس هەڵ ئەداتێ ئەڵێ ئێوە هیچتان ئەقڵتان نییە، ئەمە قەنەی خوایە و لەوێدا لێی بەجێ ماوە. هەموویان ئەکەونە زڵپ و بڵێ ئەڵێن ڕاست وایە. اینجا ئەڵێ بۆ ڕاست و درۆیش کەڵە پشکۆیەکی لەسەر دانێن تا بۆتان تاقیکەمەوە هەی بێ ئەقڵینە. پشکۆی بۆ لەسەر ساجمە دائەنێن و دەم ئەنێ بەلوولەکەیەوە، نەفەسی لێ ئەدا لەگەڵ نەفەس لێدانە تفەنگ ئەتەخێ و مێشکی ئەبا بە ئاسمانە. لا لە برزۆش هەڵ ئەدا تێو ئەڵێ ئەوە دەردت وێ بە قەنەی خوا سەویل ئەکێشی. کابرایەک بووکێکی خۆی لەگەڵ بوو بۆ شار ئەهاتن لە سەرکانی و ئاوێک لایاندا بۆ ئەوەی تۆزێ بحەسێنەوە. بووکەکە سکی پڕ بوو، لەشی گران بوو. لەو وەختەدا کە ویستی دانیشێ بایەکی لێبەر بووەوە، زۆر زۆر تەریق بووەوە، لەوانە بوو ئیتر لە شەرمانە نەنانی پێخورا نە ئاو. خەزوورەکەی سەیری کرد ئەم کچە بەم جۆرە بکە بۆی ناگاتە شار. دەستی کرد بە دڵدانەوەی وتی کچم قەی ناکا شتێکی وا نەبووە، ئەوە ئیشەڵڵا کوڕت ئەبێ. بووکەکە تۆزی هەناسەیەکی پێ هاتەوە و ئینجا وتی کەواتە مامە با یەکێکی تریش بکەنم. خەزوورەکەی وتی کچم جارێ تۆ ئەوە گەورەکە ئەو وەختە یەکێکی تر بکەنە. کابرایەک پورێکی خۆی ئەبێ ئەیبا بۆ لای مەلایەک ئەڵێ لێم مارەکە. مەلاش ئەڵێ باوکم پێت ناشێ چۆن قسەی واکەی. ئەویش ئەڵێ ئەی توای چینێکی بیشێنە. بە کورتی مەلا مارەی ناکا و کابرا ئەڕوا و بەبێ هێڵ و گفت ئەچێتە لای پوری خۆی. لە پاش 2-3 ساڵ کابرا 1-2 مناڵی لە پوری خۆی ئەبێ و مناڵەکان ئەداتە پێش خۆی و ئەچێتەوە بۆ لای مەلاکە. پێی ئەڵێ ها مەلا تۆ ئەدوت ناشێ، دەسا ڕووی کێمان ڕەش بوو، ئەم مناڵانە هی کێیە؟ جوولەکەیەک لە سولەیمانی هەبوو حاتانی ناو بوو. ئەم حاتانە کڕین و فرۆشتنی زۆرتر لەگەڵ جافەکانە بوو. هەمە پاشای جافیش هەموو جار شتێکی پێویست بووایە ئەیناردە لای و پسوڵەیەکی بۆ ئەنووسی کە ئەوەندە پارەی کەوتۆتە سەر پاشا. حاتان بوو بە خاوەنی پسوڵەیەکی زۆر و بەڵام پوڵێکیشی لە پاشا بۆ وەرنەئەگیرایەوە کە شکاتیشی بکردایە کەس شکاتی نەئەپرسی. ساڵێک حاکمێک هاتە سولەیمانی و دەستی کرد بە توندوتیژی و بە تایبەتی چوو بە ڕقا لەگەڵ بەگزادەکانی جافا. حاتان ئەمەی بەهەلزانی، چوو هەرچی سەنەد و پسوڵەی هەبوو بردی بۆ حاکم و شکاتی پێوە کرد لە حەمە پاشا. زۆری نەمابوو کە حاکم هەموو حەقەکەی بۆ وەرگێتەوە. کوت و پڕ لە بەختی حاتان ئەو حاکمە لەوێ نەما و دەور و دووکان وەکو خۆی لێ هاتەوە. حاتان لە ترسانە چوو هەر سەنەدێکی لە دەفتەری حکوومەتە هەبوو هەمووی وەرگرتەوە. لەم کاتەدا حەمە پاشا ناردی بە شوێن حاتانە وتی هەچ سەنەدێکی هەیە بیهێنێ تا پارەکەی پێ بدەمەوە.
حاتان بە خۆشی خۆشی پسوڵەکانی هەڵگرت و لێیدا ڕۆیشت بۆ لای پاشا. پاشا وتی: دەویت باوک، شکاتت لێ کردووم، دەسا بە گۆڕەکەی زایر بەگ هەرچ سەنەدێکت هەیە ئەبێ ئێستا هەمووی بخۆی. هەرچەند حاتان هاواری کرد کە پاشا هیچ حەقێکم ناوێ و سەنەدەکان ئەدڕم، کەڵکی نەبوو. بە زۆر هەموو سەنەدەکانی پێ دەرخواردا و وەکو کولێرە بەڕۆن ئەیجووی و قوتی ئەدا. وتی: دەویت باوک، ئەوە دەردت وێ، شکاتم لێەکەی؟ حاتان دەست لە گونان بەرەو ژێرتر گەڕایەوە بۆ سولێمانی. ماوەیەکی تری پێ نەچوو، پاشا پارەی پێویست بوو نردیەوە بۆ لای حاتان کە ئەوەندە پارەی بۆ بنێرێت و پارەکانی پێشوویشی ئەداتەوە. سەنەدێکیشی بۆ ئەنووسم، ئەوە ئەو وەختە ڕقم هەستا بوو بۆیە وام کرد. حاتانیش خۆ ناتوانێ ملە جێڕێک بکا، هەستا چوو بۆ لای و پارەکە و کولێرەیەکی لەگەڵ خۆی برد. پارەکەی دانا و وتی: پاشا، سەنەدم ناوێ، ئەوە پارەکەم هێناوە. پاشاش وتی: نابێ، وە قەورەکەی زایر بەگ سەنەد هەر ئەبێ بوێ لە بەینا. حاتان دەستی برد کولێرەکەی دەرهێنا و وتی: کەواتە باشە لەسەر ئەم کولێرەیە بۆم بنووسە. دوجار بە حەزرەتی موسا قاقەزم بۆ ناخورێ، بەڵام هەرچۆن بێ کولێرەکەم بووە خوریێ. پاشا تەکبیر و قسەی جوێی بەلاوە سیر بوو. لەسەر ئەمە پاشان هەچ پارەیەکی قەرزار بوو هەمووی پێدایەوە. مەلایەک کابرایەکی شوانی فێری نوێژ و فاتیحا دەکرد. هەرچەندی لەگەڵ خەریک بوو هیچ کەڵکی نەگرت و فێر نەبوو. هەر ڕەوانی ئەکرد و کەچی زۆری پێنەئەچوو لە فکری ئەچووەوە. ڕۆژێک مەلا وتی: ئەمە وا نابێ. ڕووی کردە کابرا وتی: خۆتووە لە مەڕ و ماڵات زۆر چاک ئەزانی و ئەوانت لە فکر ناچێ. وتی: بەڵێ. وتی: کەواتە چەند مەڕێک بێنەرە پێشەوە تا بەهۆی ئەوانەوە هەر ئێستا فاتیحاکەت ڕەوان ئەەکەی. کابرا چەند مەڕێکی لە ڕانەکە جاکردەوە و مەلا چوو ملی مەڕێکی گرد. وتی: باوکم، ئەمە ئەلحەمدوللهی ڕەب العالەمین بێ. مەڕێکی تری هێنا و وتی: ئەمە ئەڕەحمان الڕەحیم بێ، ئەمەشیان مالکی یەوم الدین بێ. بەم جۆرە هەر ئاەتێکی کرد بە ناوی مەڕێک و کابرا زۆری نەخایەن سوورەی فاتیحای بە پوختی ڕەوان کرد. مەلا وتی: ئینجا بۆم بخوێنەوە بزانم چۆنی. بۆی خوێندەوە، زۆر تەواو بوو. لە پاش چەند ڕۆژێکی تر مەلا وتی: ئاوەرە فاتیحاکەم بۆ بخوێنەوە بزانم لە فکرت نەچووەتەوە؟ وتی: بەڵێ. هات و دەستی پێکرد: ئەلحەمدوللهی ڕەب العالەمین مالکی یەوم الدین صراط الذین غەیر مەغضوب عەلەیهم ئامین. مەلا وتی: ئەوە چی ئەڵێی تۆ ئەی ئەوانی تری؟ شوانە وتی: مامۆستا، ئەڕەحمان الڕەحیم گورگ خواردی، ئیاکە نەعبود بەسەر بەرخەکەیەوە مرد، و ئیاکە نستەعین کەوتە چاڵەوە، ئەنعەمتە عەلەیهم خاوەنەکەی دای بە چەرچی، وەلەضالین میوانمان هات خۆمسەرم بڕی، ئەمەش ئەوانی تر وا لە بەردەستایە. کابرایەکی شاتری هەبوو، ئەحەجوجیان پێ ئەوت، چووە خزمەت مەحموود پاشا. وتی: پاشا، قنگە زەویەکەی گوێی چەمەکەی دەڵێنم پێ بدە ئەیکەم وە نێرکە کاهوو، تا لە کوێستان تێنەوە گشتی قەف ئەکێشێ، با ئیتر خۆمان نەوڕینوە سەر گۆرانە بێفەڕەکانە بۆ چڵێ کاهووە گووی وی ئێشی مردگی باوکیان دەرتێری. مەحموود پاشاش ئەفەرموێ: ئەحا، ئەو زەویە کاهووی تیا نابێ، ئەوە چۆن بە کەڵک دێ؟ ئەحەش ئەڵێ: پاشا، من کەرێک و تۆ کەرێک، وە قەورەکەی حەمە پاشا، ئەوەندەی کووت بۆ تێرم لە لوتی باوکمان بێتەوە، کاهووی وا بێریە نێرکی وایشت لە خەوا نەدیوێ. پاشا دەست ئەکا بە پێکەنین و ئیتر هیچ ناڵێ. عەلیخانی ئەرکەوازی لە بەغدا ئەچێتە چێشتخانەیەک، لەگەڵ چێشتەکانە زەیتونیشی بە چەتاڵێکەوە بۆ دائەنێن. بە چەتاڵ دێتە وێزەی زەیتون، هەرچەند چەتاڵەکەی بۆ دائەهێنێتەوە، زەیتون وەکو بەچکە کەروێشک لە ژێریا ڕائەکا و بەو ناوە داخل ئەبێتەوە و بەرناکەوێ. شاگردی چێشتخانەکە چاوی لەم بەزمە ئەبێ هەر دێت و چەتاڵەکەی لێوەر ئەگرێ و یەکەوجار ئاڵقەی دەنکەی زەیتونی ئەکا و زەیتون ئەبێ بەسەر چەتاڵەوە و ئەیدا بەدەست عەلیخانەوە و ئەڵێ فەرموو. عەلیخانیش ئەڵێ: کوڕە باوە حیز،
ئەگەر من شەکەتم نەکردبە تۆ ئاوا بە ئاسانی ئەوتوانی بەهاتیایە و بتگرتایە ئیتر تڕۆفیزی چیەکەی؟ کابرایەکی ڕێبوار ڕێی کەوتە لای باخێکی هەنجیر و دڵی لێچوو لایدا و دەستی کرد بە هەنجیر خواردن زۆری پێنەچوو پیرەژنێکی لەو لاوە پەیدا بوو دەستی کرد بە جنێو پێدانی کە ئەو هەنجیرە بۆ ئەخۆی کوڕە هیچ دەنگی نەکرد و هەر خەریکی خواردنی خۆی بوو پیرەژن پێی لێ هەڵبڕی کوڕە ئیتر ڕاگیر نەکرا وتی پیرەژنە واز بێنە ڕێبوارم 4 هەنجیر ئەخۆم و ئەڕۆم پیرەژن هەروازی نەهێنا اینجا کوڕە وتی پیرەژن ئەوەندە درێژەی مەدەرێ دەسا شەرت بێ هەر لێت ڕازبمەوە چەندان لە دەمتایە ئەوەندەت ئەیژێم دەوازم لێ بێنە 4 هەنجیر ئەخۆم و ئەڕۆم پیرەژن ئەمجا زیاتر گەرم بوو ناچار کوڕە هەستایە گیانی ئەوەی پێی کرا لەگەڵی کرد و چووەوە گیان هەنجیر خواردنی پیرەژن دیسان دەستی پێکردەوە وتی تەماشا تەماشا هەنجیرانیش دەخوا و درۆیانیش دەکا خۆ تاقەددانێکی تریشم لەو بنەوە ماوە ساڵێک لەو کوردەواریە دەنگ وا بڵاوبووەوە ئەستێرەیەک هەیە ئەکەوێتە خوارەوە و دنیا وێران ئەبێ و دوایی دێ مەلایەک هەبوو وتی ئەم قسەیە ڕاستە چونکە لە کتێباندا وا دەفەرموێ دنیا لەسەر شاخی گایە و گا لەسەر ماسیە و ماسی لەسەر ئاوە و ئاو لەسەر بایە کە ئەستێرەکە کەوتە خوارەوە گایەکە هەڵی ناگرێ و ئەڕوخێ وەستا ئەو ڕەحمانێکی کۆیی هەبوو وتی بەخوا مامۆستا ئەم تڕەکەڵەکە سەر ناگرێ بەو جۆرە تۆ ئەفەرمووی ئەستێرەکەش نەبێ هەر ئەڕوخێ پیاوێک هەبوو لە سولەیمانی شێخەلیان پێ ئەوت شەرع شەرمی بۆ نییە پێیان ئەوت شێخەلیە پەڕۆ ئەم شێخەلیە لەم ئاخرەدا چاوی کوێربوو بوو تەزبیحێکی دەنگ گەورەی سەددانەی هەبوو هەموو ئێوارەیەک پاش نوێژی شێوان لەسەر سەکۆی مزگەوتەکە تەزبیحێ قل هو الله و فاتحای ئەخوێند و خێرەکەی ئەنارد بۆ ئەو دۆست و ناسراوانەی کە لە وەختی خۆیان پێکەوە بوون و ئەیناسین بەسەرە ناوەکانی هەڵ ئەدا و ئەگەیشتە سەر حاجی فڵان لە بینیا ئەیوێت ئەو سەگ بابە هەرچەندە زۆری عەزیەت کردم بەڵام قەیناکە با ئەویشی تیابێ تۆزێکی تر ئەڕۆیشت و ئەگەیشتە سەر وەستا فڵان ئەوەستا و ئەیوێت ئەو کەرام باوگاوە هەرچەندە هەموو جار کەواکەمی خراپ بۆ ئەدوریم بەڵام قیر و سیاه با ئەویشی تیابێ تۆزێکی تر ئەڕۆیشت و ئەگەیشتە مەلا فڵان ئەیوێت ئای ئەو حیزبابە هەموو جار لە ناو خەڵکا پێ ئەوتم تۆ مەلانیت و ئەیشکانم بەڵام وا ئەزانم سەگ خواردی با ئەویشی تیاوێ بەم جۆرە بەناسراوەکانیان ئەهاتە خوارەوە لە ئاخرا ئەیوت خێری ئەم قل هو الله و فاتحەیان بۆ ناردن ئەمانەشی کە ئەوت بەجنێ و بە قل هو الله هەموو بە دەنگی بەرز ئەیوت لەبەر ئەوە چاوی کوێر و گوێی کەڕبوو لای وابوو کەسی بە دەورەوە نییە کەچی هەموو جارێکیش 4-5 کەسێکی هەر بە دەورەوە بوو مەحموبەگی ڕەزابەگ گێڕایەوە وتی لای ئێمە دەروێشێک هەبوو لەم ئاخرەدا کچێکی هێنابوو 2-3 شەو بوو چوو بۆ لای نەبوو بەزاوە شەوێک ئەوەندەمان زانی لە پاش نوێژی خەوتنان های و هۆی پەیدا بوو کە سەیرمان کرد ئەمە دەروێشەکەیە هاڵگرتوویەتی و زکر ئەکا و جەزبەی لێ هاتووە زۆری پێنەچوو هەر بەو حاڵەوە چووە ژوورەوە بە دەوری ژنەدا هەڵ ئەسووڕا و ملی با ئەدا و ئەیوێت یا شێخ ئەمە هی من نییە هی تۆیە جا کەیفی خۆتە مەحموود پاشای جاف یەکێک بوو لە پیاوە هەرە گەورەکانی کورد ئەو پیاوە بوو کە لەگەڵ وەسمان پاشای برایە دەستە جڵەوی عەشیرەتی جافیان گرتبووە دەست و هەڵیان ئەسووران ئەو عەشیرەتە کە خاوەنی 40,000 خێوەت و لە شەکەل و شێروانەوە دایان گرتبوو تا شاقڵا و بس و مەولاناوە ئەمە لەلایەکەوە لە لایەکی ترەوە ئەم مەحموود پاشایە وڵاتانی دیبوو پیاوانی گەورە و کۆشکی والی و پادشاهانی دیبوو لە هەر لایە گوڵێکی چنی بوو لە هەر شوێنێک ئەدەبێکی وەرگرتە بوو لە ئەنجامە خۆی بوو بە پیاوێکی ئەدەب پەروەری کورد بەو زەکا و ئەدەبەوە سەرۆکی ئەو عەشیرەتەی ئەکرد کە هەر یەکە لە تەپڵێک لێیان ئەدا و هەر یەکە جۆرە عەقڵێکیان هەبوو بەڵێ لە ڕەمەکی جافا گەلێ پیاوی ژیر و دانا هەڵکەوتووە ئەبێ هەڵکەوێ چونکە نەسیمی دەربەندان و هەوای دەشتان کە تێکەڵ بە جریوەی ئەستێرەی ئاسمان بوو دیمەنەکەیان ئەکاتە کارێ
کە لا لەغاوەی فکر و هۆشی پیاوی هەوارگەڕی ئەو دیمەنە لێک بکشێنێتەوە و باوەڕی صافی وەکو دوڕ دەربڕێ وەکو ئەمە ئەبێ گەلێ پیاوی ساویلکەش لەو کۆڕەدا ئەکەوێتە مەیدانەوە کە ئاسۆی فکری تەنها پڕی مێشکەکەیەتی و هیچی تر جا پیاوێک کە سەرۆکی عەشیرەتێکی وا بگرێتە دەست ئەبێ داناییەکەی و فراوانی دڵەکەی گەلێ گەورەتر بێت لە گەورەی ئەو عەشیرەتە ئەگەر وانە بێ عەشیرەتداری پێ ناکرێ ڕاستەیی ناکرێت چونکە ئەزانێ ئەمانە بە دڵێکی سافەوە قسە ئەکەن و قسەکەشیان گەنجینەیەکی گەورەیە بۆ زمانەکەیان بۆیە مەحموود پاشا هەموو جار لەگەڵ هەر کەس لە پیاوی عەشیرەتەکەدا بەبێ عەقڵی ئەو قسەی لەگەڵ کردووە لە پێکەنین بەو لاوە هیچی تری نەداوە بەڕوویە هەر ئەم دڵ فراوانی و عەشیرەتداریەی بووە کە کردوویەتیە کارێ نوکاتی ئەدەبی بە نرخی کوردی بۆ زمانی کوردی ماوەتەوە و بووە بە گوڵدەستەیەک بۆی لەمانەش وەکو ئەوە کە ئەڵێ جارێک کابرایەکی کورد کەرێکی ئەدزرێ و لای کابرایەکی تر بەسەری ئەکاتەوە و لێیان ئەبێتە مڕومشت لە ئاخرا ئەچن بۆ لای مەحموود پاشا بۆ شکات ئەمیان ئەڵێ کەری منە و ئەویشیان ئەڵێ هی ئەو نییە لە ئاخرا کابرای خاوەنکەر ڕوو ئەکاتە مەحموود پاشا و ئەڵێ پاشا وا قەورەکەی حەمە پاشا چۆن تۆ ئەناسم ئاوا کەرەکەی خۆمیش ئەناسم ئیتر بێژم چی ئەو کابرایە وا لێم چووگە سەر چەقی لەعنەتەوە نامداتەوە کابرای تریش ئەڵێ دەسا پیاگی درۆزن ئەو قەنەی پاشایە وە قنگی دیارە تۆ پاشا ناناسی ئەگەی ناکەری خۆتت ئەناسیەوە پاشا بەم قسەیە دەست ئەکا بە پێکەنین و ئەڵێ برا بڕۆ کەرەکەی پێ بدەرەوە کەری خۆیەسی من خاس ئەناسێ کابرایەک لەو دەشتە جگەرەکێش ئەبێ بەڵام هیچی پێ نییە تووشی گۆرانێک ئەبێ و ئەڵێ ئابرا کیسە تووتنەکەم پێ بدە کیسێ ئەداتێ ئەڵێ ئابرا پەڕەیەکیشم پێ بدە پەڕەیەکیشی ئەداتێ ئەڵێ ئابرا تو خوا قنگێکیشم پێ بدە مەبەستی بە قنگ ئەغزەیە قنگیشی ئەداتێ اینجا ئەڵێ ئابراکە کوچک و چەخماخەکەیشم پێ بدە ئەویش ئەیداتێ بەخێر بەم جۆرە جگەرەیەکی بۆ دروست ئەبێ و گۆرانەکەش لە ترسی ئەوە نەوەک کیسەکەی دەست نەکەوێتەوە ناوێرێ هیچ دەنگ بکە